سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیان بەخێر بێن چۆنن ئەحواڵتان وەزعتان تەندروستیتان زۆر بەخێراتنی هەر هەمووتان دەکەم حەز دەکەم ئەو شۆ بکەینە لایڤ ستریمێکی زۆر خۆش لایڤێکی دوور درێژ دەبی هەوڵ دەدەم حەز دەکەم بۆ یەکەم جار لە چەناڵەکەی خۆم یاریەک تەواو بکەین هەر بە یەک جاری لە سەرەتا لە بۆ کۆتایی لایڤەکەش لایڤێکی ترسناک دەبی یاریێکی ترسناکە یاریەک ئەوە تاوەکو ئێستا نەم کردیە مانەڤ مەدان لەتەڵ هۆپم کرد بەڵام مانەڤ مەدانم نەکردیە هەوڵ دەدەین ئەو شۆ لایڤێکی خۆش بی بێتەوە لەگەر لایڤەکەش لە بۆتان دەکەمەوە کوردی بێگومان چێڕۆکی یاریەکەی واروەها لەگەڵ لایڤەکەش دەمەوێ ئەنگۆش بەشداری بکەن جا لە ڕێگەی نووسینی کۆمێنتە لە ڕێگەی بەشداریکردنتانە بابتان بینم بزانین لایڤێکی چۆن دەبی زۆر خۆم بە خۆشحاڵزانم هاوڕێیان یەکەم جارمە ڤیدیۆیەکی لایڤ ستریم بە ئەکسبۆکسەکەم تاقی دەکەمەوە ئەکسبۆکس سیریەس و حەز دەکەم نۆتیفیکیشن لە بۆ زۆربەی خەڵک ناڕوە نۆتیفیکیشنتان لە بۆ هات یان لۆتان نەهات زۆربەتان نازانم حەز دەکەم نۆتیفیکیشن چەناڵەکەم لە بۆ هەمووان ناڕوە ئەو شۆ داوای هیچ یاریەکە مەکەن جگە لە مانەڤ مەدان چکە تەواوی ڤیدیۆیەکە لەسەر یاری مانەڤ مەدان دەبی کاکە دیدار گەیمینگ بەخێر بێی دە پرۆ گەیمەر بەخێر بێی هەمووتان بەخێر بن وەکوتم زۆربەتان لەوانێت داوای یاریەکی جیاواز بکەنەوە شۆ بەڵام تەنیا یاری مانەڤ مەدان تاقی دەکەینەوە حەزم دەکرد ئەو یاریە ترسناکە لە ناو چەناڵەکەم هەبی و ئەگەر جگە لەو یاریەش ئەگەر بێت و لایڤ ستریمەکەمان باش بوو خۆش بوو کاتێکی خۆشمان بەسەر برد بێگومان چەندیارێکی دیکەش بۆ شێوازە تاقی دەکەینەوە سپاستان دەکەم بە خۆشەویستەکانتان بەخێر بێن کاکە مەتین بەخێر بێی ئێریا پەنجابێک بەخێر بێی کاکە مستەر ناوی بەخێر بێی کاکە عەلی بەخێر بێی عەلی بە مامە لەوانێ بتوانی ئەو شۆ تەواوی بکەی زۆر نییە چوار کاژمێرە بەڵێ پلانەکەی من وایە ئەو شۆ تەواوی بکەم دەمەوێت بێک لایڤی تەواوی بکەم و دەمەوێت ڕاستەخۆ ریاکشنی من بەرامبەر ئەو بژاردانە ببینن کاتێکەوە هەڵی دەبژێرم لە شتەکان سپاسی هەر هەمووان دەکەم بەخێر بێن دووبارە ئەستا چێکێکی بچووکی لایڤەکەم دەکەمەوە بزانم دەنگ و شت هەمووی مەزبووتە پێشەوەی دەست بە یاریکردن بکەم هەر لەگەرم بن دەست نەیزدایەک زۆر باشە 200 خۆشەویستمان لەگەڵم هەموو لایەک بەخێر بێن ئارانجیان بەخێر بێی ئارانجیان ئەتوو مۆدرێتەری بەخۆت کردە مۆدرێتەر خۆشەویستانم وەکووتم ئەوە یەکەم یاری کۆتا یاری نابی ئەگەر لە بیرتان بی یاری ڕزنیڤڵیشمان بەو شێوازە بە لایڤ ستریم ئەنجامدا تەواوی یاریەکەمان ئەنجامدا لە بۆ من لایڤ ستریم خۆشترە لە دانانی گەیم پڵەی پارت لەبەرەوەی
ئەمە کاتە کە یاری دەکەم زۆرینەی کات بە شەوە گیان دوو شەو تەواوی یاریەکە دەبڕم یعنی تاوی دەکەم یاریەکەی بە کامڵی تاوا دەکەم کاتم کەمە دەمێ بە کەمترین کات زۆرترین یاری تاقی کەمەوە جام باشترین ڕێگالو ئەوەی بتوانم زۆربەی یاریەکانە چناڵەکەی خۆم دابنێم پێم وابی لە ڕێگەی لایڤستریمە لایڤستریم خۆشە هاوڕێیان ئاگداریەکیشم هەیە لە بۆرە موتان ئێستا دۆنیشنماندانە لە ناو چەناڵی ژیر دۆنیشنەکەش واتە هاریکاریکردنی چەناڵی ژیر دۆنیشنەکەش چۆنە ئەگەر هەر کەسێک لە توانایدا هەبوو بە 1000 دیناربی بە هەر پارێکە بتانی هاریکاری چەناڵی ژیر بکە دەتوانین لە ڕێگەی فاسپەی لە ڕێگەی ناس واڵێت دەتوانێت هاریکاری ژیری بکاتن جا ئۆکەی دوو خۆشەویست حسابیان نارد ناوەکانیشان بخوێنەوە کاکە باوەڕ سوورداش کەریم زۆر سپاس بۆ ناردنی دۆنیشن لە ڕێگەی فاسپەیەوە کاکە ئەحمەد کاوە زۆر سپاس بۆ ناردنی فاسپەی زۆر سپاسان دەکەم جا چی دەکەین ئەو کەسانی کە دۆنیشن دەکەن لە بۆ چەناڵی ژیر لە ناو ڤیددیوەکانی دیکە مەسەن ڤیددیو سفرێک ژیری ئەوانە ناوەکانیان دەنووسین جا وەکو ڕێزگرتنێک بەرامبەریان جا ئەو دۆنیشنەوە پارەیە بۆ چیە ئەو پارەیە بۆ ئەوەیە کاتە کە مەسەلەن من $10 دەبەخشینە ئێوەی خۆشەویست بتوانم هاریکاری زیاتری ئێوە بکەم وەروەها گیفت کارت و شتی زیاتر بە گەیمەران ببەخشین و دەمانێت چناڵەکەش زیاتر ئاشنای چەناڵ بن ئاشنای شتەکان بن سپاسان دەکەم ئەگەر لە تواناتاندا هەبوو دۆنیشن بکەن سپاسان دەکەم ئەگەر لە تواناشتدا نەبوو هەر سپاسان دەکەم گرنگەوەیە بێکەوە زۆریشتان نووسیتانە کۆڕەکیش هەر لەسەر هەمان ژمارەمە دەتوانانی لە کۆڕەکیش بۆمان بنێری پێشەمان نابی وەکوتم ئەوە زۆری کردن نییە ئەگەر لە توانادا هەبوو دەتوانیت ئەگەر نام زۆر ئاساییە بەلامەوە کاکە ئەلەن کینگ زۆر سپاسی دەکەین بۆ ناردنی دۆنیشن لە ڕێگەی فاسپەیەوە زۆر سپاس مەمنون هەر کەسێک کە دۆنیشنی نارد من لە بەرنامەی سفرێک ژیر و ئەوانە ناوەکەیان بە لیست دادەنێم لە دیسکریپشنیش ئینشاڵڵە دایدەنێن وەکو ڕێزگرتن بەرامبەریان ئۆکێ هاوڕێیان ئێستا دەست پێ دەکەین بە یاریەکە زۆر سپاسان دەکەم ئەگەر دوگمەی لایکدا بگرن ئەو کەسانی کە لایکیان نەکردێ واروەها هەوڵیش بدەن ڤیددیوەکە شێرکەن لە گروپاتەکان تاوەکو خەڵکەکی زۆر بێتە لایڤ ستریمەکەمانە دەمێن شێوەیەکی خۆش بەڕێ بکەین ئامادەن؟ زۆر نشتان دەڵێن ژیر لۆ لایڤت کردیتەوە ئێستا خەڵک ئیمتیحانی هەیە دەزانم ئیمتیحانات هەیە بەڵام بۆ کەسانێکی ئیمتیحانیان نییە پێویستە خزمەتێکی وانیش بکەین بەڕاستی بۆ پێنجشەمیشە بەیانی هەی نییە زۆربەی لایڤەکانمان ئیشاڵڵا هەدەکەینە پێنجشەمان یاڵڵا ئامادە بن دەست پێ دەکەین هاوڕێیان لە دیسکریپشنەکەش دیسکریپشنی ئەو ڤیددیوەش تاوی ئەوەکانم دانایە لە دۆنیشنە بەشداریکردن لە سێڤەری ژیری فۆلۆکردنی منە لە سوشال میدیا گەر هەستان کرد ئەکید بن دەترسم لەوەی ئەکید بن زۆریش دەترسم بەڵام لایڤێکی خۆش دەبین ئینشاءڵڵا یاڵڵا بارەس پێکەن یا بسم الله life of Medan, a man of Medan. Okay. ڕێبین دەربەندی زۆر سپاس کاک ڕێبین دەربەندی ڕێبین دەربەندی هاوڕێیەکی خۆشەویستی خۆمە زۆر سپاس لە بۆ کاک لە بۆ دۆنیشنەکەت کاک ڕێبین دەربەندی کاکە ئەمیر موسا زۆر سپاس بۆ دۆنیشنەکەت
ئۆکەی هاوڕێیان ئەگەر حەستان کرد دۆنیشنی خۆتان بنێرن من لە کاتێک بەس تکایە پەیوەندی مەکەن بۆ ژمارەکەەوە تکاتان لێ دەکەم باشە زۆر زۆر باشە بارەس پێ بکەین معرف مەدان ستارت گەیم ئۆکەی سەرەتا بزانین چمان هەیە ئەوە terms of agreement و ئەشتانەمان هەیە دەبی بخینینەوە کە ناشی خینینەوە بێگومان لەوەی ئەکید بن skip to end accept بێگومان خینی خۆمان لە بنە خۆمان علاقەتان پێدا نەبی برامانگۆ accept with latest update you are now able to purchase other episodes in the Dark Pictures anthology via in-game link to Microsoft Store okay دەتوانی بەشەکانی دیکە ژیارێکە بکڕین ئۆکەی نامانێ زۆر تاریک بی don't play alone play with friends play alone بێگومان بە تەنیا یاریەکە دەگەین بەڵام پێشە یاریەکە بکەم با دەستکارێکی سێتینگەکەمان بکەین سەرەتا دەمەوێت سەبتایتڵمان هەبی و برایتنسمان مەزبوطە ئۆدیۆ toggle subtitle on دەبین دەستکارێکی تۆزەک ئەو بابەتانش بکەین ماسەر ڤاڵێمش تۆزەک کەم بکەینەوە Are you shown to save the current setting جوانە هەموم لادا بۆچیش ئەو کارە دەکەم پێویستە بە سەبتایت لۆگەمی بکەن لە بۆ گەمەکەتان تێبگەنم و چیرۆکی بەتەواتی تێبگەین ناوڕێیان دەنگم باشە وایە دەنجی یاریەکەش دێتن بەڵام دەنجی یاریەکە جارێک کەمە لە بەرەوەی هێشتا دەستمان پێ نەکردێ بەڵام دەنجی بنەوە بزانم باش دێتن یاڵا بارەس بگەین یاریەکەم نەکردیە بەڵام دەزانم پەیوەندی بە کەشتیەکەوە هەیە وەکو فیلمی گۆست شیپە یاریەکە لەسەر Xbox Series X تاقی دەکەینەوە نیو ستۆری بگومان نیو سلات خۆیان بناوت ئەکیدم زۆرە ترسێم بەڵام Man of Medan Dark Pictures جاو یاریێکی نوێشان هەیە ساڵ بە ناوی House of Ashes کە باسی کوردستان دەکات هەر ئەو زنجیرەیە ئەویش دەکەین بە لایڤ ستریمی ئینشاڵڵا کە هات یاری لەتڵ هۆپیش دەکەین بە لایڤ ستریم هەوڵ دەم پێشەمان زیاتر بکەینە لایڤ ستریم حەز دەکەم زۆر بە فیلمی گۆستشیپی دەچی کە فیلمێکی خۆشە دەنجی یاری باشە هاوڕێیان لایڤەکە ڕۆژ ناکەمەوە خەمیستان نەبێ بێگومان لایڤ کۆڕۆژ دەکەمەوە دەنجی یاری باشە دەنجی من باشە مەزبوط تامشت ئۆکەی ئەندێک سەربات ئەوە گۆ ئەوەیە لاشەی سەربات ئەمریکیە کە لە جەنگ دەگەڕێنەوە بزانام باسی جەنگی جیهانی دۆم دەکات بە پێی جلو بەرگوشتەکانیان بی هەوڵش دەدەم هیوارەکان زۆربەتان بۆ بکەمە کوردی و معنایەکانشتان تێبگەێنم ئینشاءڵڵا یاڵا مەوزە با بچینەوە سەر کەشتێکەمان پول سەرخۆشن چارمی سەرخۆشە ئۆکەی کەیفیان بۆ کچەی دێتن دایانە قسەی بکەن دەتانی شەڕی بکەی دینارێکی ئاسنم دێ لەبەر چ دەمەوێت داهاتی خۆم بدۆزمەوە ئۆکەی دەستە لای ساحیلە چین یاڵا بارەس پێ بکەین ئەوە ناوی جۆیە لە پاش زەنگ جیانی دووەمە ئۆکەی دەتەوێت چ بزانی curious tell me about my son دەتوانم حیوارەکان هەڵبژێرم ئەمن دەوڵەمەند دەبم یان نابم بامبۆ تایل لەگەڵ دراگن تایلمان لەبیەکە چێڵ بژێرم بەڵام نازانم معناشیان چییە
دڵمان هەیە مێشکمان هەیە دەتێ بە مێشک بڕیاردەیان بەدڵ با بە مێشک بڕیاردەین تەماشای ئەو تایڵانە بکە پێیان دەوترێت تایل پێم بڵێ کە چ دەبینی press RT to pick up the object okay ماسی ماسیەکە بە ماسێکی دەچی بە ماسی دەچی ئۆکەی دەرێدا ئەوە داهاتی تو پڕە لە زریان و باوباران ئۆکەی یعنی چ داهاتی من وێران بوونە یعنی چێ قسەیە لێم گەرە بەم بیکەم دەتوانین لە برادەرەکەت باشتر بکەی پارە لە برادەرەکەی وەردەگری سەوتی یاریەکە کەمە ئۆکەی ئێستا زیاد دەکەم بەخۆش سەوتی کەمە یاریەکە جارێ فول سەرخۆشە نازانم دەوێت چ بکەم ئۆکەی ئۆکەی خۆلادانە درە پێم وا تو دەتزانی شەڕی بکەی بەڵام پێ ناچ بزانی شەڕی بکەی ئێ چ عیبمانە بابە هەر ئەوەندە لێ دەزانین خۆلادا سەریا دەی بەرە بەرە زۆر باش بووین بابچینەوە سەر کەشتێکەمان هەز دەکەم بچمەوە سەر کەشتی هاوڕێیان شتێک ڕوودەدا شیعەکان هەڵگرن حەز دەکەم ئەو کەشتە شتێکی گەوری تێدا چیرۆکی یاریەکە لەسەر ئەو کەشتیە هاوڕێیان بۆتان ئامادە بکەم دەستی پێ کرد بخۆی ئۆکەی پارەکەم دۆ دەرێم پارەی چ وات لۆ لێم دەدەن بەسەر 50 سنتی دەکات $9 دەرێوە پێم وایە ئەوانە زۆر سەرخۆشن بیبەنە ژووری پزیشکی ئەوەش فڕدەنە سزنێ بە سەرخۆشی هاتینە سەر کەشتیەکەی واو
ئەورە تریشقەلێک لە بۆکسەکانی دەکردیەوە دەبیت تێدا بێەوە گازی لێ دەرچوو ئۆکێ ئەو گازە بڵاو بۆ لە ناو شوێنی لاشە مردیەکانی ئەمریکیەکان دەزانی ئەوە چیە جۆی ڕسمەچیان بەم پیشاندایە چیەوە increase the sedition ئۆکێ دەرمانەکەی زیاتر تێکە دەرمان خوارمان دەکەن خەو ئۆکێ جۆ سیک پەی سەعات 1:36 دقەی بەرەبەیان 22 مانگی 6 وات ئێستاش مانگی 6 24 مانگە نزیکە Okay, let's go. Yeah, let's get down. What the? What the hell? Nakay. Nakay. Lilek mandozio. کاکە نەشوان زەمان عەبدوڵڵا زۆر سپاس بۆ دەونێشنەکەت ئەو لەو مردیە دکتۆرە مردیە ناتان نیز بکەین ئۆکێ بەهاستین وات چ بکەم جۆوی ئەو ماسواتەکانمانە جارێت تاوە کەستە find a way to escape the sick bay ئۆکێ درە ڕێگەیەک دۆزەوە لەو شوێنێ قوتارت بێ جا پێویستە چ بکەین ئەوە دەرگایە ئۆکەی فلەکەمان کردەوە پێم ما بریتان ڕزگارمان بیوەستە بێرەدا بڕۆین کە مەم ترسێن بە جەمسکێری ڕێڕێوێکی یەکزار ترشناک کاتیشم بەخۆی تازە بەخێوەستەیە فور سەرخۆشیشە چارلی چۆنی لێرە دەرم بێنێتکەیە بەرمو کاک چارلی بەرەجێم لە تەقەی بوو ئەو کوڕش دەڵێ من لاشەیەکم دۆزیەوە با لێرە دەرچینەڵە بێگومان لە جێیەک لاشەشی دۆزیەوە دەبی یەکسەر دەرچی بەڵام چیەوە دەدەچی ئەو کەشتی دەستە ناوەڕاستی دەریە وەتدا ئۆکەی وات ئۆکەی درێ ئەی داگرا لەگە ترپەی دڵی تاوەکو بە هێمنی ببینێتەوە گەنا دەمری نەسوڕێ پشتەوە ئەی با بڕۆ هەمووی دەبی داگرم اوكي ڕزگارمان بوو بەڵام چ ڕووی دەیە دایە ئەو منداڵە چ بوو
سینە دەرگای دەرگای ناکرێتەوە ئەوزان پێویستیمان بە کلی لە چی دەبی ئەم دەرگای بزانین کە هاوڕێیان ئەگەرم من Hey, Charlie, help! یارمەتیم دەچارنی Fuck. Oh, no! Yeah, you said it. Fubar and then some. Oh. خەرکەنەوە مردیە بۆ تەقەی لێکریا کەواتە پیاوەکە کوشتیتی وەڵام من پێم وایە سەر بەخۆی شیان نەکردێ پەیوەندی بەو گازەی هەبوو کە لە سەرەتا بینیمان گازەکە لە ناو کەشتێکی بڵاو بۆ لەوانەیە وا لە خەڵکی بکە مێشتیان کۆنترۆڵ بکە خراپەکارێک هەبی چکە زۆربەی کات ئەو شتانە بۆ شێوازیانی شتێک کۆنترۆلی شتێکی دەکا بەڵام چییە ئەو شتێک کۆنترۆلی سەربازانەی کردیە بۆ شێوازە شێت بن یەکتری بکوژن لەلاوانێ مامە دیارکەی وەکوتە من یاریەکەم نەکردیە هیچی لەسە نازانم یەک ڤیدیۆش مەسەریتیە چکە نەویستێت دەخۆم سپۆیل کەم یەکەم جارمە دەیکەم Hold RT to walk faster ئەر غەڵەت دەکەم لەگە دەستی ئەوی تازن لە ڕەناتی مێشتە LB ئەو لای ئێڵمان هەیە ئەو لای تیمان هەیە Is it just me, or are you getting a real strange feeling? دەرەتەنیا ئەمن وامەیە توش هەستە چی سەیرت هەیە لەو شوێنێ You look like a mess on wheels, Chuck. Hey, Chuck. You see that kid over there? No. ئەو منداڵەکەی نەدیت تەنیا ئەمە دیتمان What? Why? لۆ بەزە من دەیبینم بەخوای لێرەش خەڵک مردیە گورە هەم مردی نەزانی Charlie, Look get at me over there. here. واو باشە کو مردینە ئاگولە چاکوی دەستمە چاکەچی دەست دەبرام ئۆکەی چاکێکمان لە دەستە ئادەم چەکمان لە دەستە وەزعەکە باش دەبی ئۆکەی بزانین ئەو تێک گازەکە ئەکیدم ئیشی ئەو گازەیە هاوڕێیان ئەکیدم لەوەی ئیشی ئەو گازەیە ئەو وەزعی بەو شێوازەرێک وا no please don't scare me game ئۆکەی جێمانە دەنجی وەرێرە دەنجی پێکەی نیش دێ ئەو چییە؟ Oh God, no. Charlie! چارلی تازە لەگەمە بوو چێ ڕامرد؟ وەی ئەو تێ منداڵەکە یا تەقەی لێ بکە باشترین عیلاج چییە تەقەکردنە لە تارمایی شەبەحی درمان ڕاوەستە نەمگۆیشی گازەکەیە ئەوش کەشتێکە ئەنکەرەکەشی هاتە خوارێ کەشتێکەمان کەواتە نەفەرێک ڕایگرتیە کەس جێ لە منە تکایە وەڵاممان دەنەوە لۆکەیشنی خۆتمان لۆ بنێرە سەربازەک هات چ ڕوو دەدا وەو
بە سەڵیبی دەوێ ڕاگری کێ نەخێر پلیس بەخۆی خۆی کوشت هەمووش دەویان دەکرێتەوە لە کاتی مردن سەیرە ئاوکە دەستی پێکرد بە فەرمی ئەو تەنیا پرۆلۆگ بوو کاکە ئاراس سۆران زۆر سپاس بۆ ناردنی دۆنیشن زۆر زۆر سپاس داواکو ئێستا ئەحمەد کاوە باوار سوورداش ڕێبین دەربەندی ئەمیر مۆسە نەشوان جەمال و ئاراس سۆران زۆر سپاس بە بەشداریکردنتان ئۆکەی دەستپێکەکی جوانە ئەوەی تێگەیشتین تێیدا چیا گۆرانەی بان قسکەم کردی ئەوڕێنەوە کۆپەرڕایت شتی نامێت کۆپرای دە چناڵەکەمامدا دەستپێکەکی جوان بوو یاریەکە دەستپێکەکی جوانی هەیە بەڕاستی کەشتێکی نیشانداین ئەو کەشتیە جۆرە گازی چینە ناو بڵاو بۆ لەگەڵ بڵاوبوونەوەی گازەکەی زۆربەی سەربازەکان کە باسی زەنجیانی دوم دەکات بێگومان مێشتیان لەدەستدا جا نازانین ئەوە تەنیا لە مێشتیوان ئەوشتە ڕوویدایە یانیش بەڕاستی ئەو تارمایانە لەناو ئەو کەشتی هەیە نازانم کابرای چییە نانێت لێکۆڵەر بی بەزەکی دم لەوانەیە پەیوەندی هەبی دەگەڵ وەزی ئێستامان کێم دەبێ عینەکەم لە چاوکەم کە بەڕاستی زۆر دادەنیشم لە دیار گەمەکە تا بوتم گەمەکەی تەواو دەکەم نەوشۆ نووسن نییە هەتا تاوینەکەم نووسن نییە کارەباری مانگەڕێ کارەبار زۆر نەکوشێتەوە ئۆکەی ئەو پیاوەکەیە بابی ناسیم زین چییە؟ Hello جۆنی and welcome خێر بێی to my repository. بۆ شوێنەکەم شوێنەکی جوانیە واز دەکەم ئەو قسە لەگەم مەدەکە شوێنە چای مادەکە کاکە ستۆر ماکار بەخێر بێی I am the curator of stories. ئەمن Stories of love, دروستکەری hate, چیرۆکم greed and beauty, چیرۆک لەسەر life ڕق و and death. جوانی ژیان Stories such as this one. وەکو ئەو چیرۆکە I'm here to record the story you choose to tell. You see, this tale is only part written, and the choices you make will complete it and determine whether the lives of چیرۆکە those with هەندێکی whom you نووسراوە are ئەوی دیکە لەگەڵ هەڵبژاردنەکانی تو تاڵ continue دەبی to flourish, or whether they are دەتانی وە بکەی snuffed out. ئەوان بە زیندەتی ببینێنەوە یاخود بمرن مەبەستی You see, we ڕێرە each ئەمە make decisions هەر according to our بڕیارێککە own دەیدەی moral compass. And we have to live with those decisions دەبێت or لەگەڵ die ئەو by them. زۆرە بڕیارانەش بژین But you shouldn't fear death. It is, after all, inevitable. نابێت لە It is مردیش a بترسی tax one لەبەرەوەی pays for لە having کۆتاییدا lived, هەموو هەر and it دەمری comes eventually to هەمووان everybody. دەمرین ئۆکەی Still, none of us want for it to come too soon. بەڵام هەمومان نامانێت زوو بمرین ڕێگومان As in life, وەکو the ژیان actions you take matter. هەر بڕیارێکە دەیدەی Choices you make will affect کاریگەری لەسەر others. ئەوانی دیکە دروست دەکە ئەنی هەر بڕیارێکەکەمان I'll be دەیدین keeping a کاریگەری لەسەر close eye کاراکتەرەکان on your دروست دەکە progress. It's not my place to interfere, but I might be persuaded to offer the occasional hint. بەڵام Here's من پێت one دەڵێم for کە free. There are pictures in this چۆن world یاریەکە that can بکەین show you ئەو some چیرۆکە ببڕین possible futures. If you can find them and study them, they may just help you to make better چا وێنەیەکت پێ decisions. نیشان دەدەم سەری وێنەکەم کە Or should I داهاتووی say هەندێک لە decisions کارەکتەرەکان that result نیشاندەوە in دەکاتن outcomes باشتر you بڕیار بدەیت تاوەکو would چیرۆکەیان ببینین That's all for the moment.
We'll talk again soon enough. ئێستا ئەوەندە We'll have بەسە the دواتر قسە opportunity دەکەینەوە. to account for all the actions that you've taken. ئاگادار بە هەر بڕیارێک کە دەیدەی وەکو Mess you've وتیەوە made. لەوانەیە ببتە هۆکاری ئەوەی خەڵک بمری. ئۆکێ ئۆکێ هاتنە کەنار دەریایەکی. I love you too. خێر بێن کابرایەت چیرۆکەت بۆ دووجارێتەوە. کەنار دەریایەکی جوانە با سکرینشۆتە چ بکەین. اوكي هنا برادا براي أليكسيا إنسنت بتاوانا ديك اوف ميلان لا ميلانينا برو إيواريا دوك اوف ميلان ناوي كشتيكيا ببورن ناوي يختكي يخت أو كشتينيا بلا مجني يختا أو أليكسا براي براديا جوليا's boyfriend خوشويستي جوليا اوكي خوشا حزمنا زوري ياريانيا اوكو انتل دوني Think we got enough? If we run out, we can always call for backup. بره بس اوندا بیریش داره So, اگر look. خلاص بود دعوا دکین ها Never been down there before. هرگز Down. نچیم وشوینا The water, diving. برتاو Maybe you کسی could show نچیم me how جردریای the pros do it. Are you serious? برتانیا کسانی که زور yeah. شازان I mean, دیکن are you اگرم خم serious you لینادم came out here without taking any lessons? داره براستی تو هاتی کوانه yeah. بچینه جردریای و حتی استش هیچ لینازانی say nothing I had to work it's embarrassing okay درین ایشمان هبولوی پیمان I نکرم wanted to. I just didn't have time, you know. I had to work all summer. Fair enough, fair enough. حزم دیو بالام لبری ایشو کاری پیم نکریا خون فکر کم Whoa, careful. دایوین جی بکن That دایوین وقت dive تو cam is نجار like او super Look, expensive. bro, be cool. What? Julia and Conrad are, you know, how do I say it? Super fucking loaded. So? So don't sweat the little stuff, man. It's not cool. Don't make me regret letting you tag along. در رز دوانیت که بگرم not good with people I was invited say nothing okay دریا من Tag along? Seriously? I thought I was invited. Julia wanted you to come along. For real? Julia? داره لو Yeah, man. هاتی She wanted you to come. And I wanted her to see how cool you are, which you're not. دراتشون دعوت So be کردی cool. لبروی Be بخوشویستەکەم peace. بڵێم برایکی چەند سپۆرتم هەیە بۆیە Alright, ئاگداری Summer's بڕیارەکانت almost بە here. Sorry, نه I'm a ئەو little شەرمەزاری sappy. بکە I'm just. Who knew medical school would be stressful, you know? Total shocker. And man, the long distance thing with Julia, it's been rough. must be tough it's been weeks It's been like 2 weeks. Huh? Yep. Right on دوو cue. هەفتەیە But قسەلەکە خۆشەویستەکەی نەکرد Conrad ئێستا doesn't think we غەریبی have enough beer. Ah, I guess I keep these in an undisclosed location. Yeah. اوكي هات ئێستا دوو برانە Hey, ئالێکس so can I get your input on something? Yeah, what? Just خۆشەویستێکی هەیە kind of a big thing I'm trying دەڵێ to make a دەمەوێت decision کاتێککە about. خۆشەویستەکەی خۆم دەینم About کا finishing دەکەم med school? No, مەزارم but نەکەی it's just kind of a big life choice, you know? اوكي دەمێ بڕیارە چ لەسەر I ژیانی don't know خۆم what's the right thing to do. ئازام کامە هەڵبژێرم بیر بکەوە You sure you're ready? Give it some thought. Consider all the permutations. ئەوە هاتم Hey, ئەوە جولیایە ئالێکس گرفرند خوشتی وەیە جولیاس برادر خوشتی وەیە بەڵام خۆشەویستی ئالێکسە ئەو ڕێنەوە بزانم وا باشترە فەیسکامەکان ببەمە سەرێ ونیا چونکە هەز دەکەم زۆربەی شتەکانتان لێ دەگرم نامەوێ دەمێ هەر هەمووی ببینن پێم وابی زۆر باشە اوكي ئەو oh, sorry. Connie, this is Alex. کۆنی ئەو ئالێکسە What's up, man? Conrad. پرسای برێک What خۆشەویستێکی is خۆی ماز دەکە Lady I'll be killer, yelling right at here. Good to finally meet you, Conrad. This is Brad, by the way, my little ئەوە bro. برادە Hey, برای بچکەکەمە Bradley! Feel like I already know you. I've heard so much about you. زۆر شتم لەبارەی تۆ yeah, زانی هەز دەکەم likewise. دەتناسم
بە هەمان شێوە Miss me? Hey, man. Want to crack a cold one with me? Every second. دەرێ وەرە بخۆینەوە That's a lot of seconds, cowboy. I mean, I would have gone. بیرێکی سارد بخۆنەوە ئەگەت حادە بەوە Cool. Tight. I love beer. دەرێ زۆرم حەز لە بیریە Sorry, but that excuse did not hold water. Right on, Bradical. I like the cut of your ship. It's jib. Don't ruin it. ئەو کوڕە زۆر You ever go شارەزانیە diving before? نازانم دەرێتە ئێستا توێ ژێر ئاو نازانم خۆمان شەرمەزار کەینیان نا وڵایم دروی ناکەم نەچ No, actually. Never done it before. ئێستا Water نەمان virgin. کردیا Nice. Hey, we're gonna pop your cherry together. Gonna be gentle. دەرێ بە سەبری لەگەڵ دەبین ناترسێنی برادرش کەشمان هات زانینەوە چییە Where's the old crust bucket skipper anyhow? Captain of the Duke of Ma okay فلیس هات فلیس ئەو کاپنەکەیە کاپنی ئەو کەشتیە I'd invite you to make yourselves at home, but so is everybody on board and ready to go? دەری هەموو ئامادەنە پێوی قسەرەکەی کەسی بکاتن یەکسەر باڕای You're selling, I'm buying. دانیشەکە دەویست قسەی لەگە بکە خۆی خۆشەویستکە لە پێشچای پۆزی لێدا گوتی باش Duke of Milan ئەو ڕشانەوەی ناو ئاویە بە خەڵکەوە تووشی و حاڵەتی دەبین That's it. Get it all out. Yeah. You want to go lie down? Yeah. You know, maybe ڕۆی I ساعتە should. چ بکە دەڵێ Oh boy. ئەوژالێکز offshore north of French police okay چونە What about دەریای over فەڕەنسی here? That's pretty far out of the way. I'm just thinking about backup targets in case we don't find anything on the dive cam. Listen, to be honest, I've never heard of this wreck you're looking for. Usually these things are crawling with divers. Yeah. This one's different. I'm just saying, if it gets شوێنێکی too late, I جیاواز know دیتەوە some nice لەکەس دەڵێت places چینەوە where you can شوێنەی just ئەویش take, دەڵێ you ئەمن know, شوێنێک زۆر a nice شارەزانە dive. بم ناوێرم یان خۆلی نادەم بە هیچ نەوەک براد دیت سم هۆر برات کووە Brad did his homework. If he says a wreck's here, it's here. پۆزتیڤ بن Okay, look, you're the client. I'm just saying we don't have unlimited daylight. I'm gonna go help Conrad and Julia with the camera. What you got? دان دۆزیتەوە Feast your eyes on this. ڕۆکەیان Brad's دۆزیتەوە calculations were right on the money. Always bet on Brad. لەژێر It's a دەریایە whiz. We should thank him. Bliss, we found a plane. Yeah? That looks ڕۆکێکمان like World War دۆزیەوە II. We are ready to dive. بە جەنگی جیهانی دۆم Technically, we بچی should سەردەمی call جەنگی this جیهانی in to دۆم port authorities as an unreported wreck. Well, technically. Are you دەڵێ sure you باش don't تۆ want to do this پۆلیسی the بە right دەشوێت way? چین Who cares? Can't drive. Annoyed. Look, for all anyone knows, we were just diving and then found it. دەرێ Who باچین cares? بە خەڵکی دەرێ نەگە کەسە The right قسەی کرد way. دەڵێن Come on, what is this, لەژێر kindergarten? ئاوی had to دەسوڕێنەوە bring it up. دایڤینگمان If we just دەکرد go down and take a دۆزیمانەوە look, ئەو کاتی کەس who's کێشەی gonna ناوی know? لەگەرمان Fine. As long as you're quick. And don't touch anything. دەست لە هیچ شتێکیش نەدەن I just can't wait to be the first one down there. Can you imagine? Untouched? ئەوانە ئیشیان چیە؟ لە فیلمی شەو شتانە زۆر دەبینی We بەڵام should be ready to get you guys in the water in a few. I'll set up the دەگەڕێن tanks. لەژێر The دەریای boys will do the final هەشتێک checks. بدۆزنەوە دەیفرۆشمە Take a look at پارەتی the یەکجار camera, زۆر see if you لە can find قازان anything زیرەکە useful. Right بەڵام out. مەترسی تێدایە Hey, maybe you should check on your bro. دەرێ بڕۆکم برایەکەت بزانە وەزی کۆ Where is my brother? Hey, hey. Hey, sweetie. برایەکەم چۆ خوارێ An opening might be a way in. I'm not sure Julia left anything on the mainland.
ئەو بۆنە بۆنی It's only جولیە smelled as good as it cost. At least it made her happy. بەرە بۆنی گریان بەهاش دەکرێت جولیەی کا برایەکەمان چی وچوە ڕشاوە What's up? ئەوتەیە How you چۆنی doing? وەزت بکە Sorry, that brewski got the better of me. ئۆکەی Hey. کێشە نییە All part of the adventure. ئەمی سەر کێشیە Sorry for putting a damper on things. No worries, dude. Take more than that just to screw up the trip. ئەوڕیان Let's لای get some بەکەن rest. سەرما Come خەمتان back when you're feeling better. کاتەکەم لایکە نەگەر لایکتان نەکردێم لێرە چی لێە نابتەوە با بڕۆین دایڤەکەی بکەین چینە ئەو زانینە فڕۆکیە پشت تێدا نییە شەیە چی بکەین Almost got the gear good to go. یاڵە با بڕۆین So, thanks again for springing for the good stuff. سپاس دەبەوە Nice to be able to do it right. یارمەتی دایە لە کڕینی شتەکان What? You know the size of my bank account is not in a competition with the size of your penis, right? But if it was a competition, I'd still do pretty good, right? Well, if you adjust for inflation, gotta say, not too happy with our captain at the moment. درێک Seriously, where does she get off bitching about us? She's making a small fortune on this trip. Yeah, not that small. Rules are rules. I get it. كيفي بكاب But what's the big لكن deal نعم. if nobody finds out? Yeah, that's what I'm saying. جولیا All right, But I'm then I gonna gotta get these check out my rebreathers Zoom. set up, and then we'll go through the Alex, final today- steps together. Cool. بە کەمترین پارەی Just holler at us زۆرترین when you're پارەی ready. کۆ دەکەینەوە مەسفە چکەم دەکەین پارەی زۆر کۆ دەکەینەوە قسە لە کاپنەکەشمان بکەین Hi. You know, we have rules out here for a reason. You قانونمان guys gotta هەیە respect that. دەبێت ڕێز لە قانونەکان بگرن سۆری با پێیت لات بدەست ئۆکەی پڵایت Yeah. داوا لێبوردن sorry about دەکەم before. کە Everybody's just ناقەشەم a نەگەری کرد little... ناقەشەم لەگەڵت کرد We've been planning this whole thing for a while now. I get لەنێژە ئەو it. پلانەمان دانایە But there are rules and laws and customs. دەرێ قانون هەیە These ناتوانین rules are all بەکەی pretty خۆت basic ببینیەوە stuff. How much experience do you have with these kind of dives? دەرێ ئەزمونت هەیە لەو جۆرە سێڵفە شۆرت Dived a couple wrecks over the years. Not an expert, but, you know, experienced. If this Azmunum is your here. first unreported wreck, then you should know there's a very specific protocol you have to follow. For all you know, this could be a war grave. Disturbing it would be illegal and immoral. Come on. You see anyone else out here? Who's gonna know? دەرێ چێ We دیخوانە log دەمان our بینی route at the harbor. If someone sees it's been disturbed, it ain't gonna be hard to put two and two together. Especially if some little souvenirs show up online. You know what? I can't stop you. Just respect the rules down there. Don't do anything stupid that'll get my ass in trouble. دەرێت تووشی کێشەم نەکەی لەگە پۆلیسی هیچ شتەشی نەدزن مەقسەدی ناو فڕۆکیە کە دەیدۆزنەوە ئۆکەی لەگەر بەش بکەین There's a little gap in the tail. Take a look. هاتەم شایە چی بکەین ئەو فڕۆکەیە ئەو فڕۆکە خراپە عالیکەتیە بچ چی دابی ئەوەندە حەزیان لێ بستنە ناوی ئۆکەی ئەومان دیت Okay, so this is the rebreather. Way cooler than a regular scuba setup. It takes all that CO2 that you'd normally just exhale into the water, and instead it gets totally reused. Then it reduces ئەمێرە چ decompression پێە time on your way کاتێککە up. دوان ئۆکسیدی کاربۆن State دەدەیەوە of the art. دیکاتەوە ئۆکسیجین لە بۆت
Okay. بدەوتە ڕیبڕیتەر دووبارە هەناسەدانەوە. Whoa, Eager Beaver, you gotta check your O2 first. Thanks for setting me straight. سپاس. Okay, you little clownfishes. I'm gonna go see what Fliss is up to. You behave, Connie. چاقوشمان پێە. Looking for a first mate captain. کامیرەی بینیان ئەوە لای کامیرەکەم هێمتە. I know the way. You're on camera. I'll take the wheels. Let's get a before photo. Frying pan. All right, چی kids. بگرین؟ Good to go. یاڵە با بڕین. Just remember the rules, please. I got the bang stick. I heard that about you. Ha ha. You ever have to use one? On a shark? Nope. ترسی ئەوەش هەیەکەوە بکەوتە بەرامبەر قرشی لەگە قرشی بەشەڕ بین. ئۆکەی چینە ناو ئاوەکەی. Whoa. You good? More or less. واو قرشیشی لێ ئاوڕێ. Too bad Fliss is so tight. She acts like we're going to ransack the plane. Hey, a souvenir would be cool. It's not like one tiny little thing would hurt anybody. I won't tell if you won't. Not like they can scan the wreck every night at sundown. There. That shape. That's gotta be it. Whoa. That is like زۆر way گەورەیە. bigger than I thought. Damn. فڕۆکیەوە فڕۆکە گەورەکانەوەی It's pretty intact ئەشیای too. سەربازی It's پێ a دەگوازنەوە. fucking دەنی جیانی remarkable دووەمە. find. پێم وابی Let's پەیوەندی swim دەبی around a لەگەڵ little and find a way in. پەیوەندی هەیە لەگەڵ کەشتێکی بیدەیاتی یاریەکەی کە بینیمان. لەوانە پێوەندکار چیان دەرزیێنرەوە. Howdy, ئۆکەی ساعت Captain. 6:05 دقەیە. You fancy a pint with your second in command? You are not my second in command. Third in command. No. Fresh and eager cabin boy. Still a no. Your well-paying, dashingly handsome, seafaring client is requesting the pleasure of your company over a frosty amber liquid. Sure. Why not? ئەو کوڕە دەیەوێ قسە لەگەڵ کاپنی بکە دەوێت لێ نزیک بتەوە. پێم وابی دەوێت خۆی خۆشەویست کە لە بۆ شتە چی بەڵام ئەو شتە چی نازانم. Pretty nice ride you got here. Where'd you get the جان cash? تێە پارەکە دەچێت بەدەستکەتێ. You know it's not polite to ask a lady about her money. دەرنابی سیاری I was just پارە thinking لە about buying ئافرەتان a boat بکەین. myself, and I thought maybe you'd like to point me in the right direction. لەمەش دەمەوێت کەشتێکی بکڕم بەخۆمان بچین مویست زانیاری لێوەگرم. ئۆکەی. It would be my singular pleasure to help you part with your money. ئۆکەی. You ڕوویدا. know what? I better spend some time keeping the Duke of Milan shipshape. Aye, aye. Weather looks clear. ئۆکەی کەشوهەوا مەزبوطە هیچ کێشەمانە کەشوهەوای نییە. چێکەچین کەشتێکەمان بکەین بزانین کەشتێکەمان هیچ کێشەیەکی هەیە. full name Felicity Dubis. birthday 83 120 پاوەندە. ئۆکەی. شاردیەوە. کەواتە ناوی خۆی بەڕ ناوی ڕاستەقینی خۆی بەوان نەوتی ئەو کچە. نەخوارێ بزانین ئەو کوڕە خەریکی چییە. How's it going? وەزت Knocked out کووە. by cold frosty. مایدەم Man, I feel like ڕەکتێک such a چووە. wimp. ئۆکەی مەشڕۆبی کەم Yeah, خۆ. well, go easy on the booze. It doesn't mix well I'ma with call ice crap. seas. That's how accidents happen. Roger that. بۆیە Hope the lovebirds are having the time of their lives down there. Hope they know what they're doing. What you know. I Okay. hope they know what they're doing down there. هیوادارم ئەو شتەی Attitude بکەن کە matters 20 meters لی down. دەزانن. Alex plays These the goof, methods but he was pretty measure serious video. about acing his diving certification. Alex وەزەی باشە. Are you close with your brother? What other dialogue?
Are you close with وەزت your باشە لەگە brother? برایەکەت One of پەیوەندیتان my باشە whole life. لە هەموو ژیانم Julia's got Alex wrapped around her little finger. جولیا لەگەر ئالێکسیش هەر باشە Gotta get back up کۆنتڕۆلی top. کردیە Check you later. لەو جۆرە خۆشەویستانەیە جامدەتانم ئەوەی بکەم ئەمزانمە چکە دەرکەی ئەو دەرگیە نەکرایەوە ئەو کرایەوە هاوڕێن با بچیم زانین چی لێیە What? Why do I Flashback keep these around? flashbackمان بینی Brad, you okay? Yes? هیچی نێرە با بچینەوە سەرەوە گرافیکی یاریەکەش زۆنە بزانێت لە فلاشباکەش کە نبینم ئازاتمە سەر دوایە چینەوە ئەو دووربین هاوڕێیان دەوی کەشتێکی بدۆزینەوە هیچ دیار نیە لەوێ Hey there. How's it hanging? You look like you're taking full advantage of your relaxation time. I'm a man of many باش بەڕێ دەکەی talents. باس دەخۆیەوە دانیشتی It's too bad charm is not among them. Ah, but my charm is like a boomerang. You Ty think chodź it's po gone right over your szejskie head leknamy? until smack. You're out cold. That makes no sense. قسەکانی زمانەی نییە I have to keep track of the dive, but I'd be happy to continue this conversation later when I can give you my full attention. ئۆکەی دەرە دوایە قسە لەگە private? دەکەمەوە بە Right? تایبەتی Just chatting it up, you and I in the old قسەدی conversational لە intercourse. شوێنێکی تایبەتە Weather looks clear. کەشوها مەزبوطە I'll have to keep an eye on those clouds. ئەوتە هەندێک Uh-oh. شتێکمان دیتەوە It's هاوڕێ getting mighty crowded out here. Hello again, little blip. What you doing all the way out here? What? ئەو چێ What's نادی that about? That is not the Coast Guard. So we're not under arrest. How should we handle this? کو تەعامل لەگە وەزعی بکەین بە بێدەنجی We are not doing anything. I'm the captain, so you be quiet and let me handle it. ئۆکێ دەرێت You و got بێدەنگ that? بام کاپتن بە سەبری قسانەکە دەکەم زانم چیە ئەوانە هاتینە What? وەڵە خۆیانێدا Hey, get out of here! What do you think you're doing? دوورکەونەوە بان قەس بە دەکەم Hey, we got damage here. You see this? Look at our boat. We can take care of this, man. It's not a problem. What do you think? Like, $10 cover it? Oh, whoops, my bad. Let's make it 20. با 20 دلارتان دەمێ لە خۆتان کەشتێکی خۆتان Well, بەلەمەکەتان shoot, you چاکەنەوە think it's more like 30? I can do 30. ئەوە 30 دلار All Whoa, right, you guys Saidu, drive a hard wow. bargain, but I'm with you. Here, let's just throw in the whole pot. زۆر کرز دەرامە گایەتی بە خەڵکی مەکە
زينەوانە چیان لێ هاتوو ئەوەشی لێ مردیان مەی چی تێدایە Conrad said one of the pictures showed an opening. Conrad, really? Really? On the rear turret. دەرلێک لە وێنەکان شوێنەکە دەتوانیم چێژوورێ بە ناوی دابڕۆی South Pacific Worksite The turret. We can get him through there. لە پەسیفیکە دریای هێمن ئاتڵسی چیان ئەوە هاتنە ژوورەکەیە دەویت چی تێدا بێ ئاوڕێیان ئاو خۆم بریندار کرد Whoa, careful. Could be dangerous. Ladies first? Ladies first. Can I just take a second to say, holy shit, Alex, we did it. I mean, can you believe it? It's a dream come true. Let's not waste any time not exploring. Go, go, go! ئەوە چ شتەکەم لێرە دیت ئەو فلاش باک نەبوو داهاتوو بوو تەمشای ئەو بینانە دەکەی ئەو زۆرە شتەی دەبینی ئالێکس please don't leave me alone بە تەنیا بەجێ مێڵە کاک ئارس یەک دەقە ڕاوەستا ئالێکس بزانم ئێرە چی تێدایە نەچر نایە کچێ Julia, leave it. You'd have to take your gear off to get in there. Not worth it. That pipe's pretty tight. What if you get stuck without your rebreather? کۆمێنت دەخوێنمەوە کاکە پاڤێڵ خەمن نەبی live a little maybe it's kind of dangerous نامێ بچمێن دەر Maybe it is kind of dangerous. ئەو گولەیە شوێنی گولەیە گولەی گەورەشە پێی گولەمان دۆزیە کاتن لە شتێک بووە Bullet holes all down the fuselage. Brad's gonna flip when he sees this. Check it out. They reconfigured the bomb rack to hold lifeboats. Interesting. بەلەمی ڕزگاربوونیان لێدانە One of the rescue boats is missing. Think they were using it? دانەیەک Let's see بزرە what else we can find. دانەیەک بزرە کەواتە بەکاریان هینایە Good God. وەلوها مردیەوە سەیر مردیە زۆر He's holding something. دەچی دەکنا ئەوە چیە وێنەیە ئەو وێنەی کەپڵەکەیتی یان ژنەکەیتی Wow. What the hell happened here? چ ڕووی دایە لێر You know, look at things. They knew they were goners. بەرێ کاتێک تەماشا دەکەم هەز دەکەم دەیانزانی دەمرن You hear that? Let's check it out. بچین کارەبای تێدایەوە یان موگناتیسە چاویان زۆر جوان دروستکرا ئەو کابرایە لەوێن دەردەمانسەی دەدەستە دەرگاشی پێوەدایە کەواتە هجومیان کردە سەریان ئەکید I think I wet my wetsuit. Life gives you ئەسوابەتانم حەز دێنیە Ew. Pilot and co-pilot. Gotta be. Plane crash not high on my list of ways to perish.
easy now. This stuff's been down here a long time. Yeah. سوکانەکەی دەستکاریکەین Oh, Julia! My God! Just don't touch anything else, please. کاری شەشی مەکە کچێ He's holding something. ئۆکەی ئەومان دیت ئێرەشمان کرد با بگەڕێنەوە یان نایگەڕێنەوە هیچ شتێک لێ مایەکیت بزانین مایە هیچ نمایە لێرە با بڕێن کەمان مستر ئالێکس ئالێکس نە He's holding something. تانم ببمەوەی یانەوەها دەی بڕێن ئاڕێ نییە ئارانە سوخەمان ناکەوێت کاکە شاڵا گەیمینگ زۆر بەخێر بێ We gotta get out of here now. خێرات نییە مان دەکەم ئەو باستان دەکەم لە بەشداریکردنتان Oh God, Alex! It's a gray reef shark. Not interested in us. Let's go. لایڤ ڕۆژ ناکەم خەمتان نەبی زۆر Hold on. دەترسن باشباکەی نابە لەمەکە ئەچی Okay. بارەش ئۆکەی ئەگەر هەر هاریکاریەکتان کرد مەسەلەن زانیتان دەبی شتێکی بکەم لە کۆمنت بینوسن دەیخوێنەوە بە ئەنجامی دێ I wanted to bring something up with you, but it's not the best time. دەمێ قسەکرد لەگە بکەم بەڵام ئێستا کاتی نییە has something to rise with me or you're kind of distracted Oh, you had something to raise with me, did you? خۆ کەس بابەتی ژیانی ناو ژێر ئاوەکی وا باس کردیە Okay, seriously, what's going on? Seriously, what's going on? Nothing. Yeah, but you're freaking me out. Just forget it. I shouldn't have said anything. Come on. We've really got to get up top. Bliss, this is Julia. We're coming back up. Over. Hey, where'd that other boat come from? بەلەمەکە هەرما بزانی تازە ڕۆی Wait, Julia. We got to decompress here. What? Whoa! Damn! Oh, What the agressia. fuck? We gotta get up there. Wait, we have to decompress. My brother's up to damn it. Yeah, okay. I'm sorry. My براكم brother's up لسه there. دي برو. Julia, this is crazy. You just got to wait a few seconds. داره ده بدي compress بين الكوانا لازم ما بس تسوي decompress وتا أو أكسجين كيان fucking I'm going no. Oh my god, this is taking too long. This is torture. وابزام ده بيود وانا أكسجين كربوني كيان كرتدي فريد النوك بس ناو أجركي. أجنا بطاطي. Hey, what the hell is جوش going الصور ده on? كنا وابزاني كشتك أجري كرتيا. It's cool, man. Everything's all right now. جوش الصور ده كنا. There was a little, mishap with the barbecue. Jesus, looked like the whole boat was lit up. Okay, ده بلا ما كي What's up يسوون. with that other boat? These fishing guys came by and ran into the dive line. Whatever. Who cares, right? What I want to know is, what'd you guys find? Well, Standozi, we oh. found the plane, and it is huge, full of cool stuff. Fortunately, Fortunately, we did not leave it as pristine as we could have. What? Why? The dive line, actually. How bad? There's no cockpit anymore, for starters. God, well, that's just fucking perfect. اشتا شوية تدانا وبتوعن بيبين
لێش تووڕە بۆ کچە دەری ئەوماندی منم هەم بەلاژ ڕۆی هاتینەوەکن کابرایەکەی پرچی زۆر جوانە قسە لەگەمە دەکە ئێستا You're getting to know these intrepid adventurers then. Alex and his little brother Brad trying to swim with the big fish. Both seem out of their depth. ئالێکس و برایەکەی دیانەوێت زۆر شتی بکەن بەڵام پێیان ناکرێت گەوران جامدان And he the love of hers. جولیاشکە لەگەڵ ئەوەی یەکتریان خۆش Bold fellow, you might say. کۆنڕادیش Or maybe کەسێکی زۆر you'd زەقا say arrogant. خۆ بە And زانیشە then there's Captain Fliss. وەک کاپتن Strong, فلیسیش بەهێزە forthright. شتیش بەتەواو دەبینی بەڵام دڕەقە Do I detect a spark between her and Conrad? دەرە پەیوەندێکی شیان لەوانەیە هەبی لە نێوان ئەو Let me کۆنڕادی reassure you. You help them to make some decisions they'll value later on. ئۆ دەرێ هەندێک بڕیارت You're دایا doing کە well. دواتر نرخی دەبی لە بۆیان ئۆکەی ئۆکەی ئەو چاپتەرەشمان تەواو کرد ئاماژەی لە دیسکۆرد خۆت کە ئۆنلاین دیارنی لە How well سێڤەر preserved was ئەو کە the دێنە plane? سێڤەریش Pretty much what you'd expect. Brad, it was insane. It was like traveling through time. No shit. Well, it was like traveling through time and accidentally ending up in a dimension where the past is underwater and like everything is covered in barnacles and sharks. Sharks? It was a great reef. Ah. Hey, I thought it was pretty intense. Wasn't Conrad gonna get us some more beers after he helped Fliss? Maybe he decided, hey, I'll drink دەرێ some. خۆش بوو کە And then چینە he ژێر got drunk. ئاوەکەی And هەندێک since he was شتی drunk, he دابوو forgot to کوە bring it to بچیەوە us. ڕابردوو And he just kept on Well, drinking and he drank all of it. تێکس بوو Sounds like نەمانتوانی you've had some شتێکی بینی experience with this kind of phenomenon. Yeah, I've been studying it for years. I'll go look for him. براد ناوێری بستنەوە Oh, ئاوێ I found a bullet وەکووتمان lodged in the بەرەوەی plane. ترسێ وە نەشتووە I left it below deck if you want to check it out. ئۆکەی دەوێت ترسی بشتێن دەرێ شتێک منەژێر بەلەمەکەیدان something up high there. Hey there, polar bear. You good? Sorry, I was just thinking about how crazy our dive was. Can you believe what we just got to experience? No, it was pretty unbelievable. ئۆکەی پێم برێتی مەسەلە هەیە بینی ئەو دوێ زۆر تەواو نیە ئەوانە You خۆشەویستن can talk to me, really. I guess I'm just kind of anxious about, like, our future, داهاتوی مەچیە you know? چ بکەین What's next? wondering the same happy okay I A think positive being. we've got a long and happy future together. پێم I وایە do. داهاتوی خۆشمان دەبی You know, you're pretty much the best thing that ever happened to me. ئەتە باشترین شتی کە بەسە من داهاتیە where's coming from I love you I love you, Alex. خۆشم دەوێ ئالێکس You know where everybody is? I'll go get him. Why don't you just chill out here? هاوڕێیان بن بە ئەکسبۆکس یاری دەکەم ئەوتە ئەکسبۆکسە پلیستیشن نییە Hey, you seen my brother? Or Fliss? No, I got distracted. Let's go get him. Sure. دەوێتیم برایەکەم دۆزمەوە لەگەڵ فلیسی ئەو خەری شتی قۆڕی نەودووە سکیپیش نابی ئەگەنا سکیپ دەکەم Jesus Christ, Conrad! باش گەرم بووی So نەودووە sorry to interrupt your 7 seconds in heaven. دا لێ بردن Oh, دەکەم yeah, the beers. بە هەشتەکەی گۆم I ڕاگرت was just getting them now. ئۆکەی با ڕاکەم شتی زۆر خراپی تێداوی تەنیا ماچە ماچ چ ناوی لایڤ بە ناتام سکیپیش بکەم All right, now that everybody's here, let's take a look at the navigator's pad we found. Maybe we can figure out why the plane was out here. Where'd you put it? It's in your case. Okay, I'll go get it. Hey, ئۆکەی دەرێ با بچین You all ناو right? کەیسەکەی You seem kind of preoccupied. دەرێ با لێک دێنەوە بزانین Sorry. ئەوەکە لۆ ئەهای بەسەر هاتی ئەو پلینەکە یعنی فڕۆکە لۆ بەربیتەوە So, does the accident mean we can't do any more diving? Let Obzam me just nereye? say this once more for the record. Going into that Okey, plane sakın was bana. super dangerous, obviously, and Tamam. was as illegal. Okay, now damage is done, so we just have to lie about it forever. Precaution. Or else we're gonna go to jail.
Whoa. Is this what I think it is? ئەو ئەڵقەشی لە بۆ کڕیە ئاوسەرجی لێگەڵ بکە ئۆکەی بیعقڵە گو دڵی خۆشەویستەکەت بڕۆ Right here. هەمشای کیسەکەم بکە یاڵا سەر و بیرێکی بخۆنەوە بەزاتەنە باش نێ خواردنەوە ئێستا لەبەرەوەی تووشیشتی زۆر ناخۆش All right, everyone, ناگرنەوە check it out. یاڵەواتەم شاکەین Manchurian gold. Who wants to find some sunken treasure? So what do you ئەوە think, Cam? ماپەکە لە بۆ دۆزینەوەی گەنجینە لە ناو Those are دەریە coordinates, all right. Maybe the plane's destination? You think we could get there by tomorrow? It takes a couple hours if the weather stays steady. Wow. You find anything else? This plane must have been shot down because it was riddled with bullet holes. I found one lodged in the fuselage, and it was full of life rafts. Must have gotten shot down before they could deliver all the rafts. There was only one missing. Reckless, all of you. Excuse me? I told you to leave everything down there alone. Oh, come on. Depende We've what been the through this sky is, already. I'm not talking about the law. No, hey, they were respectful. No, you did whatever you wanted. Whatever you took, it was too much. هەشتێک کە بردت زۆر بوو هاوڕێیان لەگەڵم بن یەک دقە کارەبایەکەم بڕا تا دێتەوە چ شاشەکەی نابینم بەڵام هەندێک کۆمنتی ئێوە بخوێنمەوە کارەبایەکەم دێتەوە کارەبا ئەپ سەلام عەلەیکم کاکە مام دیاری چۆنی بەخێر بێی ژیر ڕایزەسەن ڕۆمکە ژیر ڕایزەسەن ڕۆمکە ژیر ڕایزەسەن ڕۆمکە ژیر ڕایزەسەنۆمکە ئەوکەی بە چاوان کاکە عەلی محەممەد سولەیمان زۆر بەخێر بێی زۆر خۆشحاڵش بم ئەتۆم بینی ژیر ئەو کچە چییە لە باک ڕاوەند باگراوەندی من ڕاگوێرن تانێ بم ترسێنن ئەو وەختە کارەبا بڕە ئەرێڵە کارەبا بڕە هاوڕێن سەریتەوە وڵای بەس بەخۆت زۆر سپاس لایمە تازە هاتەوە ئەجە لە کنەنگە و کارەبا هاتەوە لە کنەم بڕە بەخێر بێن هەر هەمووتان ڕیکۆرد بکەم قەینە ڕیکۆرد بکە مامە ژیر بۆ شیکردنەوە بۆ ئەپسۆدی تری زنجیری لۆکی ناکەی ئینشاءڵڵا ژیر ئەپ بژی دیڤان دەنووسی ئاخ کارەبا تو دەنووسە ژیر گلۆپی بگژێنەوە تۆنە خۆ لە یاری ترسناک داوە وڵای یاریەکە زۆر ترسناک نییە چیرۆکە حەزم لێ بوو بیکەم تاوەگەتە نەم کردێ مامە ژیر هێڵ بڵید بکە عەبدوڵڵا کەمال دەنووسی شازی یاریە layers of fear عەبدوسەلام دەنووسی یاری ترسناک بەس لەگەڵ ژیر خۆشە کەی ڕێوان دەنووسی بژی عەبدوڵڵا کوردش محەممەد چۆمانی دقا بزەم کارەبایەکەم ناتەوە دێمە وڵاتان نەڕۆ ئەوش کارەبای کوردستان بەداخەوە ئەو هاالەیە مامە ژیر کوا گادۆڤار پارت 2 هەمە زۆن دەبێت ئۆردر 1986 بکە وڵی بەنیازم یاری ئۆردەریش هەر بە لایف بکەم ئینشاڵڵا ژیر ئاگات لە فلاش باکان بێ هەندی چەند کارگەری لەسەر بڕیارەکانت دەبێت دەست خۆش کاکە هەڵیست یوە نەکەی نەگوژێەوە
ئەوە چیە لە دواتەوە جوانە بم ترسێنن یاڵە دەی ماچی تێدا نەبایە خۆشتر دەبوو ئەو کۆمنتە چییە بیلد کردووە ئەو کمیونیتە چییە بیلدت کردووە سۆر سپاس مامەژر یاری ئاوڵاست بۆ ئەکرێ ناوەڵە ئاوڵاستم پێ ناکرێم کاکە ژیر گەمەی ترسناک بەس لەگەر تو خۆشە زۆر سپاس ئای کاکە هەموو دەنووسی عەبدوڵڵا کەمال بە زمانی گادۆڤار مامە بنزگە کتێبی بزن بڵاو دەکەتەوە هەوڵ ئۆکەی کاکە عەبدوڵڵا ئینشاڵڵا مامە ژیرکوی سپاس مامەژێ من خۆمی یاری یەکەم کردووە بە تایبەتی هێڵبێت کە مامەژی زۆر ڕاقی بە شوێنەوە هێڵبێتم کردی هاوڕێ بەڵام جارشکە زەحمەتە بیکەمەوە تا بەشی دووەم دێتم کردیتم ئارام ستیق دەنووسی زۆر لە مێژەفانی تومە زۆر سپاس هیچێ لە دواتەوەیە بێگومان کاکە ئارتی کەس ئەومە کە بالێمان تووڕە نەبن جەماعەت هۆشکارە بەهاتەوە ئۆکەی هێگە یاڵا ئامادەنەوە دەست پێ دەکەینەوە یەکان هەم پێکەینەوە یاڵا با دەست پێکەین یاڵا هاوڕێن PS5 یان Xboxە Xbox یانی دەکەین ئێستا Oh, کەس come نازانی on. No one knows we've even been down there, and I don't think ghosts can talk. You Americans are all the same, huh? No respect for anyone else's traditions. You should have never gone down to that plane in the first place. It's bad luck. You think you can scavenge down there and it makes no difference, but every single thing you bring back has an essence. It's like a ghost you invite to the surface. Here we go. Huh. I never thought about it like that. You never think about much of anything. گۆ ڕێزنی هیچ شتێک ناگرن هەر شتێک کانگۆ لە خوارێ دەهینەوە سەرەی کاریگەری دروست دەکەم Not like for fun. People drown in these waters and you have to respect their resting place. Damn straight. Brad, you got a fun ghost story, right? کاکە گۆڤاری یوسف زۆر سپاس بۆ دۆنیشن I heard a story. ئەنە سۆران زۆر Happened سپاس right بۆ around here, دۆنیشن too. Let's hear it. We could all use a good نەشوان show. زەمان عەبدوڵڵا زۆر سپاس بۆ دۆنیشنەکانتان I don't know if Brad is really the scary type, you know? Well, don't get too confident. This is a pretty scary story. دیرۆکەش ترسناکە Scare away, little bro. Okay, ماتەسێ برا here goes. This story is true. It had happened right near here, in an old lighthouse. Classic setup. Wait, true story? چیرۆکە کێیە Where'd you hear this? ڕاستەقینی عەلەسەس If you ڕوویدەیە need to know, دەومەت it's خێ ڕوویدەیە ripped right from the rotting pages of the terrifying ancient in-flight magazine I was perusing on our way here. The lighthouse stood atop an atoll, isolated from the rest of the world, a lone beacon in the night, a sailor's respite. The lighthouse keeper would hear the waves pounding the rocky یەک کەسی shore. لێ بووە کەسێک One لێ misty نزیک بووە morning, he comes لە upon a بەرەبەیان woman covered in ئافرەتێک blood. هات She's stumbling down the قالبی beach. دسمی هەموو He hurries to خوێن her بوو aid and she falls into his arms, sobbing. کەتە ناو As he لاشەی hurries her back to the ناو قۆڵی lighthouse, he پیاوەکەی asks where she's from. He doesn't لی waste any پرسی کە time. ئافرەتە خەڵکی Smooth. شوێن دەرە بێدەنگ بە با چیرۆکی The woman تاکە answers, I live here. In the ئافرەتەکە lighthouse. وتی من لێرە My دەژی parents are ئەوە upstairs لایت right now. هاوسەکەی منە Twist. Of course, the lighthouse keeper دایک says, و باوکم لە that مێژە isn't so. قاتی سەرەوە دەژین Of course, he's lived there alone for years. بەڵام The woman پیاوەکە becomes چەند ساڵ لێ ژیە hysterical, and insists her parents are upstairs. So, they go to the top of the lighthouse, and there, splayed out on the floor, is a man and a woman brutally murdered with an بەرە axe. پیاوەکە چۆ سەر Always an بینی axe. داک و I mean, do باوکەکەی people بە even use ئاکسێکی axes مردینەوە anymore? تەورێکی Just کوژژینە reporting the facts. دەنی ساڵە Clichés and all. پیاژەی دەژی شتیوای نەدیدبوو Chopped up into little tiny giblets with an axe. ئافرەت ژن و پیاوەکەش پارچە پارچە کراون You know, sometimes you have to embellish the facts a little to get at the deeper truth. It's okay.
Okay, so who did it? چێ ئەو کارێک The کردو woman says, it was my husband. ئافرەتەکە And she turns to the وتیەوە closet مێردەکەم ئەوی شەی کردو Says, he's in there. Ah, yes, ژێوەیە the husband. And that's why I've always been a little weary of marriage. So the lighthouse keeper creeps over to the closet, opens the door, and پیاوەکە sure دەرگای enough, کردەوە there's a man inside. دیتی پیاوەکە ژوورێ He's cut his own throat. بەڵام بە خۆی خورجی خۆی بڕێ Horrified, he looks closer to see the dead man's face in the dark. Closer. هەر نزیکەوە هەر نزیکەوە And he sees it's his own face. And then its eyes bulge out and دەرێکات screams. چۆ پێش بینی دڵچاوی خۆی لەوەیە ئەن بە خۆی بووە Hey, super twist. Nice. Nice one, Squire. ئەو ترسناک Oh, نەبوو come on, that wasn't scary. I think you told it better last time. But good effort. Okay, you've all had your fun. We should all turn in. There's some weather heading our way. No, because according to standard vessel regulation, we're all required one more beer before hitting the hay. What regulations are these? It's standard issue regulatory institutional protocol subdivision 1099. Uh-huh. Where'd you read that? The internet. Oh, so you found a website that tells you to drink beer under every circumstance. I'm just following لە orders, man. ئینتەرنێتی زۆر جار I'm into خوێندیتمەوە this دەڵێن website. بیری بخۆوە پێشەوەی کارێک ئەنجام دێ باش کارێکی ئەنجام دێ و ترس ناشرسێ ئەوە برای ئەو قسەی وی درێ ئەو قسەی دەکەم کەرەزەنامەکە ئەوکەی باران دەستی پێکرد شتێک تو دەیستە هەڕێ پێ دەچی شتێک ڕوودا مان ترسێنە حەز لێ بترسێن واو سێ کەس پێیا بوو ناو دەرگا کراوە ئێستا گیان زۆر بەخێر سپاس چێنەوە دوکەوە بێدەنگ بۆ دەرێن ئەو هاتنەوە جەماعەتەکەنە هاوڕێیان ئەمیان گرتنە ئەو بەلەمەکە هات بوو دەمەکانیەکە ئەمیان گرتینە بری چیان بوێ ئەو جەماعەتە کاتەکەم لایکە نەکردی لایکی ڤیدیۆ بکەین سپاس بۆ لایککردنتان کابراکەی هیچ چاوەکی نییە What do you want? Just tell me, okay? دەوێت Okay, yeah, look, دەستگەکەی دەوم بکەوە خۆی چەندیش وەرە دەوت بکەمەوە دەوت بینەکەم دەوت بکەم دەی کاپنەکەشمان بکەینەوە وەرە کچێ وەرە دەوت بینە ئۆکەی بەسکە هەموو تاقمەکە لەوێ نینە ئەتومای خۆ بشۆرتەوە You okay? ببینە تو باشی I think so. پێم وایە برایەکەی سەری بەخینەوە ئەوە شوشەکەی دیدا Hey! Hey! Damn it! Stop it! ڕاوەستە پریا Almost free. خۆمان ئازاد بکەین Hey, so, good news, bad news. Bad news? هاوڵی خۆش و هاوڵی Getting ناخۆش worse. The bad news is these are kind of
Maybe the fisherman I pissed off earlier. Oh, god damn it. دريو Conrad. جماعتنا كامل دو مكان كده تورم Good كدن news? I recognize them. يا How was ناس that ما good news? I thought you were gonna ask the good news first. You're such an idiot, Jesus. ضجي Alex, what are they gonna do to us? أليكس ما ذكر لا زال I want to get out of here. I'm in a lot of danger. investigate unite no بابي كوبين Guys, we gotta get untied. Like now. دريم يونايت انتايد يعني بس تخوم بكينا Shit. بورن لا خلينا قبل ذاكم Come on. ويندوز 11 ام بينيه ورا ويندوز 11 تنزام واو Fucker. I'll be back for you later. ورا Nobody Conrad, knows you're out here, little lady. You're all alone with us now. اتوي استبتني اللي قبل Let's make the most of it. You can go fuck yourself, you piece of shit. piece of You're shit the little lady. اخوي او بيدك زوري بيدك زمان زور ديرجا طب خذه طب خذه طب خذه بدنا زمان دريج مره You know how to treat a lady. What do you want? كاكا تصدق يا What do you fuckers want? roll تسقو Okay. No. Stop! Please, just stop. Okay, Boston. Slow down. Easy. Please. Okay, Boston. Just stop, man. We'll finish with him later. دوادي كوجين لازم تيان دبي Get off me, okay, complained and resentful. Okay. 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 برنجاري الناب ولا بريارة كانم Julia, we're coming back. هاتنا Oh, Jesus, Conrad. تاو دو الياتيو بوكس بيكت Wait, no! Alex! Stop it! Let her go! وايز دي بينا You bastards! Hey. Dipstick. Shut the fuck up. بدنگ با I don't think they're gonna hit her. They haven't hit Fliss. Flesh Rip him when you lead him. Buddy with him. Did you see my brother? برياكي من نبيني No. نمديتي But ها I'm sure he's fine. والله بيقومان ما These باشا guys probably just want money or something. بما يو بياوانا تنيام باروش تيان Turn دبي around. صورة بعد دست كرمو Don't let them see your hands. Once we get Julia back, دري خودوا then نشان we can دخل take دست them by بسلايتا surprise. وبسبرايز ولي عندك They're coming. اما دبا يا وقلي راوستابو وشيو بياو Motherfuckers! كاكلاي لسلام شيو هاوري كاك جيدا قد نزمة نجيب النزمة Hey, شلون hey, are you okay? What did he do نزمة to you? باشا I'm fine. They didn't touch me. دستيان لمن Asked ندى about our parents. بەڵام پرسیارە دەبارەی دایک و باوکی How much ئێمە money کرد they have. چەند پارەیان هەیە کاتە پارەیان دێ ئەکیدم لەوەی کرم لە شتە کەس Just have to دەچین wait and see what they want to do with us. بەڵام دەبی ڕاوەسیم زانین چمان لێ دەکەن
بیرۆکەیشم هەیە هەز دەکەم ئەوانە لەوانەیە کەشتێکیان دیت بیتەوە کەشتێک گەورەکە بەڵام بەخۆیان نەچن ئەو جەماعەتی بنێرن تەکانی ناو کەشتێکی دەربینن لەوانەیەش لەو بیرۆکەی من بی لەوانەیە ئەڕەنەوە نازانم بەڵام بیرم لەوەی دەچی چکەم تاوەکو ئێستا بە فەرمی نەچین ناو کەشتێکەکەی و یاریەکە لەسەر کەشتێکەشە ئەو نزیکەی 2 ساعت و نیوەکە یاری دەکەین Yeah, it's a speedboat. The main guy here. He's got a gun. دەرەو پیاوە دەمانچی پێ ناتوانین لێ دێین We can catch him by surprise. Take him out. We just rush him. I can sneak around the boat. We should just rush him. Take the gun. هجوم They بکەین can try to fight دەمانچەکە back, لێ but if دەستێن we had the gun, they'd be forced to surrender. ئەگەر دەمانچەکەیان لێ بستین کاتە Get out دەتوانین through the کۆنترۆلی window. وەزاکە Gotta break بکەین these off first. Too loud. They'll hear it. We're gonna break them during the thunder. دەرێ پەنجەرەکان دەشتین کاتە کە هەورەتریش خەلیدەوە بێت گیانە دەنجی پەنجەرەکەی نەبی کە دەشتێ We'll take him from the other side. لە لایەکەی دیکەوە لیان Leave دێن us here, okay? بەتەنێ بەجێمان مێڵە هەمە پێکەوەی شێ دەکەین دوو ئۆپشنم هەبوو دەمتوانی بەبێ دەنجی بیکەم یاخود بۆ دەنگەی بیکەم 2, 3, 4, 5, 6. Hey, what the hell are you thinking? What the hell, guys? Conrad, go to the other side. We'll hit him together. ئۆکەی ترپەیدڵەکەمان نەدەی بەبێ دەنجی ببینینەوە ئۆکەی داگرا بەهێمنی ببینێمەوە چەقۆکە ئۆکەی ئاگراب نایف Drop it, Buster. دەمانچەکەت دانێ Conrad! Easy. Fliss, I got this. Let me handle it. ئەوە ژەوەی گرتیە لەلایە ئۆکەی دوو بەرامبەر یەکە Careful! Don't make this worse. یەکەی خراپتر مەکە Think about what you're doing, boy. بیردەوە بکەو کە دیکەی Just get to the boat! This kid's trying to kill me also. Bring them downstairs. بیان بە ژێر Take زەمینەکە this. Use it if you have to. بەکاری بیناگەر پێویست پێ هەبوو Sit down. دانیشە Over there. لێ دانیشە You. Right here. ئەتوش لێرە Sit. Now. دانیشە کچێ خۆ بە Arrêtez, bande de cons! C'est mon bateau! Stop! بوەستە Ferme-la ou je te mets mon poing dans la gueule. کاتە پارەیان دەیەوانە غەڵەتم هەڵبژات نا بڕیاری غەڵەت نییە Olsen, هەمووی چیرۆکە دەگۆڕی come here. ویندۆز 11 ڕۆ بڵاو ئەوە ئاشکرا بوو زۆر جوان بوو ویندۆز 11 پێ جوان بوو بەڵام پێویستە Which one گۆڕانکاری of گەورە you بکەم is gonna tell me about this Manchurian gold? درکامەتان پێم دەڵێن لەسەر مانچویە دۆڵەکە چییە ئەکیدم کەشتێکێ ئەکیدم دەوامەنە کەشتێکێ کەشتێک گەورەکە ئەکیدم دەمامەنە کەشتێکە ئەکیدم لەوەی چونکە بەس You fucking blew our best shot. We could have gotten the boat back and you blew it. Yeah, I get it. All right. Shut the fuck up! بێدەنگ بن There's no harm in just talking. You want to talk? پێ قسەی بکەی ئاشۆ دومچای خۆی ناسڕیتەوە کابرایە I'm just gonna say it. Fliss has got to be in on this. She and these guys, they travel in the same waters.
She's the captain and they barely laid a hand on her? I bet you told them about the Manchurian gold. They're in cahoots. I can't believe what I'm hearing. I just ئەو lost کوڕە everything دەڵێ I have. And this is فلیس what you کاپنەکە دەستی هەیە لە گەریان ئەگەنا کو هاتیتەیەکوانە لۆ دەستیانە چوونەدایە لیان نەدای بەدەنگ بەدەنگ پێرانە گەیشتن داگرم Sit still, all of you. You, come with me. وەرە Leave her alone. Find out how long the storm is gonna last. Will you try anything? Anything fishy? بەرە قسە لەگەڵ And they'll be consequences. جەماعەتی ئەوەی بکە کۆنتڕۆلی بکە بزانە تا چەندی ئەو هەورە تریشقە و بارانە بەردەوامە ئەگە هەشتەش بکەی ئەوە وەز خراپ بێت Duke of Milan requesting weather update. بەرە پێم بڵێم بزانم Over. کەش و هەوا چی بەسەر دێ ئەم شتێک باشە Hey, just requesting any information about this storm you can give us? It's a little bit اختیاری ئەومە blurry بژارد out کە there. Over. پێم بڵێن کەش و هەوا چۆنە نەمگۆتی داوای یارمەتی بکەم یەک سەعاتی بکە Yeah. هەموو شتێک باشە Okay out here. We can handle a couple of puffs and drops of rain. Thanks for the info. We'll see you for drinks back on shore in a couple of days. تان ڕۆژەشکەوتان بینمەوە no! Everything's better when we help each other out. You get that? بەرە هەموو شتێک باشە کەمە یارمەتی یەکتری بدەین لێدوانیە Wait! Okay, yeah, just cut it all loose. ئاو هاتە ژۆرە help hold on یارمەتی با بدەین Hey! Move it! Now! Thanks, I guess. Anyone know about Brad? Is he hiding somewhere? ئەرێ بەڕاست براتە دیار نییە لەوانەیە نوقم بوو بی Down there, he could drown. We need to get him out of there. He's not safe. لە چێن دەرە لۆ Brad, buddy, come out! برات دەژۆرێ خۆی شاردبەوە ترسنۆک بەردەرێ لایشت بە عینەکە وچی من ئەوە تێ کەشتێکە ئەوڕێیان گەیشتێک کەشتێکە وۆ ئەو کابراایەکە یان خۆی فرەدا لەسەر کەشتێکە ئەوە هەرەوە بینیمان کە مرد بەزام کەشتێکی خۆمان وێران کرد Everyone's still alive. هەمویان زیندوون Things could have been quite different. ئۆکێ کەواتە تا ئێستا هەمویان زیندوونە درێ لەوانەیە ئەگە بڕیارەچکە دابە یەکەچیان بمردبە ئۆکەی نازەمەجێک دەمرن یامرن
لە بن دەستم بەڵام هەوڵ دەدەم ینی وان پێ خۆشە هەوڵ بدەم هەر هەمیان بزنیەتی بهێڵمەوە. Kind-hearted creature I am, I'd like to offer you some forewarning of what's to come. دەرێوا پێت بڵێم چ ڕوو دەدا ئێستا ئەس دێ بزانی what will be okay دەمێ پێم بڵێ بزانم چ ڕوو دەدا. Okay then, we will turn to the bard for inspiration. The Merchant of Venice, Act 2, Scene 7. The Prince of Morocco pulls a scroll from the eye of a skull and reads, "All that glisters is not gold. Often have you heard that told." Okay, ئەوە چی ئینجیلی بخوێندیەوە. Anyway, now that you've reached a point of significant distress, I presume you're eager to get back to your story. رەزام حەز دێ بچێ چۆڕەکەی خۆت. Everything may not be entirely as it seems. ئەو کابرا لێو Probably shouldn't have said that. بینیم لە دەرێ بوو لەناو کەشتەکەی خۆمان. هاوڕێیان بینیم ناو کەشتەکەمان بوو لێک لە لەختەکان لەناو پەنجەرەکەی دیار بوو بەڵام دەرگایەکمان دۆزیەوە. ئۆکێ وەکو ئەوەی کە بیر منێ دەکردو تەقریبان ڕازە چوو هاوڕێیان ئەو جەماعەتە دەیانێت بستنە ناو کەشتیەی بەڵام ئەمەی دەنێرن نەوانەیە. Junior, retire la tête à l'image. دەکەنەوە. بڕۆ دەمان نێرنە ژۆرێ دانێ شتی کۆکەنەوە. بەخۆشی هات. ئۆکەی دەستی پێکرد ئەوجا دەستی پێکرد لێرە شتی قۆڕەبینی نەکیدم. Nope, no thanks. ئەو تێ کەشتێکە چی لێیاتی هەموو شتە بۆگەنی بووە ڕزی بووە ژەنجێل نێ یاڵە بجوورێن. ئۆکێ بەس مادەم هەموو پێکەوەینە ترسەکە کەمتر دەبێ ئاوڕێیان ینی جەماعەت هەموو پێکەوەنە. کۆنتڕۆڵی چێ دەکەم من کۆنتڕۆڵی کانڕای دەکەم لەو شوێنە بە قەبرستانی دەچین ئینشاڵڵا بە تەنیاش دەبین دەرێ. What is this? ئەوە لیستی خەی نابەست گوتم زام شەفتی چییە بۆ کاتی خۆری لە داوامیان کردێ. دەرەوە نوقمیش دەبیتم کەشتیە. دەبی چی لێوی؟ دەلێم گەڕێ بە هەگرمەوە. ئاخوای ترسناک دەبی وەرە بەرە. واو ئەوە یەک واه لە جەمسکەرانە ترسێم. Not sign up for a trip to Creep Town. Something about this place is making my hair stick up so far it's gonna jump out of my neck. ئەو جلوبەرجی میلەر ئەو جلوبەرجی یەک لە سەربازەکانە. What the hell do these dickheads want with us? بە پێخواسیش دەڕۆم بە پێخواسی.
چ بوو چ بوو يلا جماعة بروندي ولا الراوستاينا Olsen, il y a une porte ici. وارد درقايا كاليريا أولسن All of you. Into جاك the تساو room. همو تامبرون جوري اوكي هم ماني كو كردوا درقايا كاش قفل دا لسرمان It's pitch black in here. Give us the light. Oh. Thanks. لايتا شي داينية الباشا What the hell is this fucking place? شوێنە چییە؟ ئەوە Given our کەشتێکی observations that this is some بەجێماوە sort of ship and seems to be abandoned, I'm gonna go out on a limb and say it's some sort of abandoned ship. You ئەچیڤمنتێکی think ماوە the دەست ship is the Manchurian gold? ترۆفی We are in the vicinity of those coordinates. ئۆکەی ئەوە ئەمان ئەو گەنجینەیە کە کچەکە دەیگوە لەسەر تا یارەکە دەیگۆ دەبی بەرەستی بخەین Yeah. قسە دێ و کەشتێ We're بوو not exactly in the best position to be making any moves. The second they let their guard down, we gotta take advantage of it and get off the ship. دەر هەر کاتێک مەجارمان هەبوو دەبی لێرە هەڵین It's dangerous here. I'm hurt to. Okay, دەر ئێرە بابرین ئێرە زۆر Yeah, ترسناکە man, this whole rust bucket's one tetanus shot from the bottom of the ocean. We already tried to escape. Didn't exactly work out. They swiped our distributor cap. Gonna be difficult to get anywhere without it. distributor capped So, yeah. okay, what exactly is a distributor cap? Now pretend you're talking to someone who doesn't know anything about boats. Well, typically, a distributor cap is designed to distribute voltage from the coil to the correct rotor, which in turn... It's an essential part of the engine. We're not taking the Duke of Milan anywhere without it. While those guys are out panning for Manchurian gold or whatever they think they're Would gonna she find on blame this floating coffin, feed pumpy gotta take advantage and look around. fuel for what pumpy happened. ماچینەکەیان دەرهینەیە این کەشتێکی خۆمان دیگۆڤ ملانەکە کاتە ناتوانین بچینەوەن دەریش و هەڵێن کابراەکە دەرینە کە هەتنە ناو کەشتێکی کەوات ناتوانین هەڵێن لە دەستیان ئەوانە دایانەوەی زێڕی بدۆزنەوە گەنجینێ بدۆزنەوە سۆ هەتا نەیدۆزنەوە لێ ناگەڕنەوەش بڕۆن Which really come to the conclusion that maybe, you know, you're working some kind of side deal with these guys or whatever. But I mean, obviously that's not true. They're being just as bad to you as they are to us. So, yeah. Allow me to translate. He's saying that he's sorry. داوا لێبردنیش لە کاپنەکەی دەکاتن دەڵێ داوا لێبردن دەکەم ئەم زانێت و پلان دەستت هەیە لەگەڵ یان ئەم زانێت لەگەڵانیش دەکەی بەڵام بە دیار کرد کە لەگەڵان ئیش ناکەی زۆر زۆر باشە بکەین ئۆکەی باتەم شایەکی دەوروبەرەکەی بکەین زانین چی لێیە عیب نەبی کوونەک لێرە هەیە تایم بجوێین ئۆکەی لێرە شوێنێک هەیە وەرنێرە Hey, look what I found over here. بزان لێرە چم دۆزیەوە Come on. Fuck. Give me a minute. Gonna see if I can. ئۆکەی ئەتۆتە ئەوەی دەکەم بچمە لای بزانم چه هەیە لەولایە ئەو عینەکمان دۆزیەوە هاوڕێیان چاوی لگە زۆر ژەنگاویشە All right, boss man. What's the plan? بچنە لای خوشکمان This ship was. ئۆکەی نامەیەکمان دۆزیەوە ساڵەکە نانووسیان نا Hey baby doll, I miss you like crazy 3 months until my next leave and jumping into your arms 3 months. ئەوە نامەی یەک لە سەربازەکان لە بۆ کەپڵەکەی خۆیان نووسیتیان
ئەتومای داین لەگەت چە هەیە Okay, no problem. Good drama. Any luck? I can't get it open. Not one me, come on. Come here. If we could bust it open, freedom. Whoa, we don't know where an event like this would go. لنازين أو شوية تشيش ولا تي. Can be worse. باب زاني شو ولا تي. You want me to just smash through this wall? Oh yeah, sure. Big man on campus. Someone should create a distraction. This is gonna be loud. Okay, دەبی دەنگەی دروست کەین وەبی جیان لەو دەنگەی نەبی کاتەکەوەی دەشین. کەین باشە؟ distract. جێرە شێوێنیشی دروست کەین. And shit, what are you guys doing out there? Pieces of 8 and shiver me timbers, you one-legged fuckface. Yeah, you smarmy varmint. Yeah, no, you. I'm gonna rip your pirate parrots off your shoulders and stomp them into rainbow-colored stew. Hey. I'm warning you. I am an American citizen. You really want my president coming after you guys? Because he will. Each and every one of you, personally. Oh, Gary, that can be. Babet Benji. Okay, canal. Hey! Talking to you. Hello. Perdiano? China da. هلا ما برين دار كرديش تشوينا كيما. يلا بابرين. اوكي. هزار رزقار مامبو. هايد. Replace. باشوينا كرش دا بوشينو. يلا هري واو تكاي هون بيكو بنت تكاي يك بزر نبي بزرم نكم بتانيا ترسم استنى باشين يلا بابرا اوه مارلين منرو Come on. يلا There's gotta be some stairs around here. عشان اللعبة الدنيا عاتنا ها واي كمان بروكنيان بدنا بري ديتان انجو ديتان يا بزم ديتم عفرت شي ليبو I just want to know where the hell they all went. There should have been dozens of people on board. Hundreds. How could they all just vanish and leave all of their stuff behind? Something doesn't add up. Where's the "you are here" arrow? أو ما بيكشتكي Come on, let's go. Yeah, no, bro. Uh-oh. Mom Tersana, please. What is this? Oh, Namage command. To zero, alright. It's finally coming here. Oh, Nami Elin Redia. Yeah, Mom Tersana. It's in here. Barbara. ورقتي. You hear that? جلبه. By that, you mean the terrifying sound? Then no, I didn't hear anything. You know you did. Was it something moving? Something moving would make that sound? Sure. اشتقت جولا ودنقلي راحت. اوكي أليكس صار ما عندك. So freaked out. جوليا دل زور ترسم. I'll protect you. بتباريزم.
خوشی منی خەمن نەبی Oh, this is nice. توی نووسنا Maybe everyone's hiding in the hole for a big. دیسان دیتمەوە ئافرەتەی ماڕی مڕۆیە چیەوە ڕستمەک لێرە هەیە دەوێتم شایە چکەم خەسەریە یەک دەخەستم ڕاستی خوشێ فلاشباکێکمان فلاش باک نییە و داهاتووە شتێکمان بینی ئۆڵسن لە ئالەکسی دەدا سەیرە دانەیەک لە چۆیسەکان بێ هەڵبژاردنەکان بی کات دەیدەی لە یاریەکەی دەرێشتە چی دەبیم لە خوارێ دەزوولێ لایتەکەی بگوژینەوە ئۆڵسنە بەدەنگ بن یا بگوژێنەوە ئۆکێ ئۆڵسن ئەو شوێنێک کە سەربازەکان لی مردن لە بیدایەتی یاریەکەی ئۆکێ ئەوە ئۆکێە ئەوەی مەچینەی فڕۆک ئەوەکەمانە کە شتێکەمانە بیهینی نتوانین دەربازمان بی لە دڵنیا Nass, we gotta be careful. ئێستا کاتی وێ بڕۆین بڕۆ بهینە یاگە لەم دەبی زری دەگەر ئازایە ها اوكي go برات غیرەت پێیا کردیە برات ئەت بە هەموو ژیانت ترسی خێرە غیرەتت پێیا کردیە ئۆکێ برادیش هات چی هاتەوە یەکێک هات hide one fleece کابرا سوینەکە هات Damn it, they're taking place. Shut the fuck up, man. Where are the others? ئاشکرا بوو دەمانچە شینە Arrête de crier, j'essaie d'entendre ce qui se passe. Je crie pas. Ta gueule. Je veux savoir où sont les autres. ئەنا جیرە دەزڕۆی لێی دەلێ divert discret divert divert یعنی دابەشیان بکە دیستراکت یعنی مەشغوڵیان بکە دابەشکردنەکە باشتر بووە بڕای من بەکەیان بستنە لایەکی Foutu navire de merde. تاکی برادت We should follow them. Okay, let's do it. یاڵە با بڕندەیە بۆش What are we doing? I thought we were following them. Gotta keep our distance. This way we can get ahead of them. Let's hope it's faster.
I got this. ساعة 2:18 دقيقة بيانية هزارة بقى أليكس كما يدكين تبي چی وچو بن ئەوڕێن یاریەکەم زۆر پێخۆشە من نازم ئەلێ وەردەگرن نەنگۆ یاری چیرۆکی لەو ستایلم زۆر پێخۆشە وە کوانتڵ دۆنیە هەمان شەریکەیە زۆرم حەز لەو یاریانەیە پاڵ دەچمە ناو ستۆریەکەی چیرۆکی کاراکتەرەکان هەر بژاردەیەک کە دیدی کارگەی لەسەر چیرۆکی هەیە پێم خۆشە تعلیقی دادەرێکە خۆمان لە چیاچ بەفری دەین نقم دەبین وەک بۆچی تایتانی چێ مەقسەدی ئۆکەی زنار دەرێ ئەلەن دەڵێ ئەرێ وەڵا خۆش ئیسا Soup du jour, mademoiselle? Soup du jour. You know your way around a kitchen. Please, relax. Just messing around. Let's go. All right, what is this place? Elə چێن دەرە I think we gotta go through here. پێم وایە دەی بەناو ئێرە دابڕۆین نا شتێکم بیت بەرێ شتێکم دیت ئەمە نەمدیت وەڵا کچەکە دیتی ینی جوڵیا دیتی I know I saw something. It was moving in the shadows. Get a grip, probably just rats. Rats. لەوانێ جوورز بووبی Just rats. That's all it was. Don't fucking laugh at me. پێ مەکەنە ئۆکەی پێ ناکەنم ئەس بار ناکەم کیت بن لەوەی پڕ تارماییە What do you want to do? Turn around? دەرێ ما لە جێ خۆمان دەسوڕێنەوە نازانم We don't have a lot of options. Got it? Okay, no. This isn't working for me. What? ئۆ هاوڕێیان گەیشتە لای گازەکەی Not my scene, you know? Not such a thing as ghost. It's creepy. ترسناکە It's gross and it's crappy. We gotta get out of here toot sweet. And we gotta find Fliss. Okay, so can we just get the fuck out then? What is this? ئەو گازە ئەکیدم وایە لێ دەکە زیاتر شتی ببینن Hey, Brian we got a name on this guy. Carter. What are they even doing here? I don't think stuck on a ghost ship for all eternity sounds like a good plan A. Who cares where they're from or where they're going? They're dead and we're not, so let's keep it that way. دەرێ با ئەوانە مردینە با بەجیان بێنین با بڕێن ئەوە چوار لاشەکەیە لە سەرەتا یاریەکەش بینیمان بەس لێرە شتێک هەیە بزانین ئەوە چییە What's the matter? یەک دەقەقراوە کچێ What is it? What? Seriously? Are you trying to freak me out? Oh. Can we just get out of here? Okay, let's go. زۆر شو بنو Hurry. I'm done sightseeing. Roger that. We gotta get Fliss. No time to lose. What the hell is making that sound? درێت شتێک ئەو دەنگەی دروست دەکە What sound? Oh. Why is لایڤ this spigot ناسڕمەوە گیانە spinning? خەمتان نەوێ Fuck! Hey, this is no time to be fucking around. I'm What serious. the hell? I can't take it. ئەو چییە Don't touch it. Why did you touch it? لۆ دەستی دەدەی دەرێ وەیسی دە گۆڕدرێ Connie? Connie!
بزر بوو طبعا بزر دەبم Connie, where the fuck are you? Where is Conrad? کۆنڕاد بزر بوو Connie! بێدەنگ بووم یان هاوار بکەم بێدەنگ بووم بێدەنگی نامە ئەمەش بگیجی Connie! Where the hell did he go? ئەو ئۆسلۆ هات اوكي هاتينا لای کچەی Where are you taking me? پلیس کەنای ڕاستەقینەی خۆشی نییە لە وەردێک وەرکشۆپ Tell me where we are going, damn it! You don't even know what you're doing. You just do whatever he tells you, don't you? لە تو هیچ ناکەی کابراست پێ برێەوەی دەکەی شتێک بڕیاری خۆت نییە مەسەری خۆش نازانم چێوە دەچم بەڵام دەڕۆم بۆستە وەکتە دەوی زۆر کرایتەوە بەردەوام دەو گەورە لێوی زۆر عەنجکەیە بەبێر دابڕۆیم زانستەبی وەرکاکە وەرە ترسێم All right, come out. مردیە مردی عینت تەڵەیە Damn it. ئەو گازە هەموو ئەبڵۆ دەبتەوە هاوڕێیان ئەو گازە وایە لە دەکەم مێرشیان لە دەستدا These fucking places cursed. ئەو شتوێنە نافرەتی پێکراوە نەفرەتی لێدراوە نەفرەتی پێکەتێت سوزانم کەرست God damn it مافجان Look at this. نیک میدن What was that noise? ئەو What are you دەنگەت talking سووە about? I don't want to hear anything from you. دەڵێم جێم لە هیچ نییە وایە پاشە کەشتی چەندین ساڵە لێرە کەتیەوە بوخارە لە چێ دێت Please, you don't have to do this. کارەبای لە چی هەیە وەزانم پاتری هێشتاش ئەوش مردیە Oh Christ. Oh Christ. That guy's probably still right here with us. درۆ پیاوە لەوانەیە وەکو تارمایەک لەگەڵمان بیێشتە نەمردی بی تارمایەکان یاخود زنۆکەکان و ڕۆحەکان لەو شوێنە لەوە کەشتی هەدەبینێنەوە نازانم باستەکەی سەر بە قسان دەکەی بۆ دەمان ترسێنی ئۆکەی باتەم شایەکی ئەو پیاوەی بکەین فەقیرێ لێرە مردیە دەوی شکرایتەوە ئەوجە مردی ئۆکەی ها Where did all your friends go? ئەوڕێکان چی وچون کاک تارمایی گۆست What this is all about. But we gotta keep moving and find Olsen. Now. ئەستا بابتین ئۆسل وڵای جەم ئەستا کەیفم بۆوانە نەیە بۆ جەماعەتی و تاقمێمەیان گرتیە Olsen? بەڵام بچین ئۆسلۆنی ئۆلسۆنی بدۆزینەوە باشترە وەی وەی هاتنەوە منتقەی ئافرەتە جوانەکەی ئەو ئافرەتە جوانی دەیە بمان کوژی فلاش باکەش کە دەبینین لێ گەڕێ باتە مەشاکەم مارەی قڕ بخوا
باشە باش دەڕۆم بە خۆی دەڕۆم دۆنت پاوەر بە من بۆ منێ C'est quoi ce bordel? چ ڕوودەدا دەرگا بوو مێشی لەدەست دەزانی ئەو گازەکە کاری لێ کرد ئەو مامە کراکین بەخێر بێ What the hell? چییەوە شاید چ بکەمەوە چکە ئەوە چی دێە ئۆکەی بیاگەداری ئەو کابرایی بین کیت بۆ بزانم ئەوانە مردنن مردنی کارکتەرەکانە دەبی ئاگات لێبی بەزانام چ شوێ وەکو ئاگادارکردنەوەی لەوانەیە ڕێگەیانمان نییە ئێستا بەجددی ئیشی ماوەیە نێ لینکەس بمری برادا Sorry, I'm sorry. داوای بردنی چ دەکە زندەقی منت برد ئۆکەی we need to move هەستە با بڕۆین با بڕۆین ئەو ڕۆفێکی عەندیکە ماوەگرت ڕێر ماوەگرت ئەو ڕێژ قەپاتە زۆر سپاس ژیرە گیان مەمنونم کراکن حیاتێت دابەشی چەند شوێنێک بووین ئۆکێ هاتینەوە ئێرە خۆمان لێرە بووین ئەو شەر باشە That can't be a good sign. What was that? ڕابداون جەماعەت دەچێنەوەجە دۆزینەوەی جەماعەتی گازەکەش هەر لێرە هەمایە Hey! Shut up! What are you doing? دەنگ بە Jesus! ئەوە چییە What happened down here? ئەوە ناوی یەک لەو سەربازانەیەکت کە مردیە چاریتی پێرێس ئۆکەی سەرک جوولە پاشەم لۆ چمێن دەر تا لێنمە خوێ خۆم بێردان هات تازە
بەڵام بەخۆشم لێرەدات This place is a goddamn labyrinth. لوپە هەر هاتمە هەمان شوێنێ ئەو گولەی پێکەتیە What the hell? Okay. هەستە برات ئەو بەعینەک دیسان هاتمە هەمان شوێن Great. All these hallways look exactly alike. What the hell? قدموا همان شويني. Hey. Fliss, hey. Where were you? قرع. دتش قرع. يا أنا من تام بعد كده بيني. Gotta get out. Gotta get out. أرين براسي دتش قرع. يان عمل لبيش سايمون قرع. I don't know. Alex. Okay. That's ناوي weird. نايب أليكسيا بريكي تقول لك إني ترى قد خاطب شهر زي كمان لا يصدق كم تشكر رأي أوكي أستوعب أستكتيا هاتينو هما شوي ديسان هاشتاين بقري هو دبي لا بتسبيش لك اني قورا والله And keep moving. اول شيء بي ابوه what the hell ترددت كيا Just keep on moving. باش ما ادري Oh hell. بركي مش كنا نازل زمزاي زي كوا وزارة نايد شيء لسنا يا ردا بيسا Wait. What is going on? اوكي نمرتي Hey, are you sure? كسمان لقرني اوكي How? What? اخو مان لبيش اخو مان درون اتزاره بس بوخين اتزار ناي چين سيا أليكس بريمان اوكي صرت اقول لك ان أليكس يسربو است أليكس مرديه بحساب كده وتنيان نيجا No. Alex? No! هذا برات يا ماشين ده تقدم بغرتي داقرت عمن لدك مكاني اكس بوكس شراناتي وتواتي اكس وواي وبي واي غلط دكم اوكي كسر الاخواري بي لولا اكس لولا ولا السريع اوكي نايم غلط مزار عيبه Yeah, so weird then. Weird as hell, man. That's what I'm thinking, man. Okay. مش تجي جواز تاخيمو بسكمو بصا مردم
کە بزانام ڕزگارمان بوو لێرە Who's that? ئەو دەنج چییە؟ Who's there? Get away! دوورکەوە لێم Alex? Julia? خۆت فرەدا ئەو تا کابراکە لەوێ بوو یا سەر بە کڵاوەکان لەوەیە بە چڕەکەیوان دەژێتەوە ئەوەندە بەرز نیە نامری دەرگیان نابتەوە پیت زۆر باشە بە فلیسی دەکەمی دەکەینە بجارە وای اوكي everything is fine I'm good ئەمان جێە دووبارە بوونەوەکەی دیسان اوكي ئەمجا دەبی هەمان شتی بکەم و یان نەکەم please What is going on here? بڕۆ ئەجارە گولەکە جیاوازە بەریکان بەڕاستی مێشک نەدەدەم ژێن ڕاستی ئەنگ بە یاریەکەی اوكي غلط نحن راجيله زال براجيله yarmaçı diyeyim bu. Save yourself, save brat. Na mani brat mi? Atno. Okay. What in God's name is this? What? شوێنە لۆ هەیە ئەنێک فیلمی ترایەنگڵە فیلمەکەی بەناوی ترایەنگڵ بزەبت شوێنە چوایتیدا ناو کەشتێکی بەجێما و کە چاکرایتەوە هەمووی شوێنێکی خۆشە برسیشمانە وەڵی یا بزەبت نادڕایت ئەوەندە مەری وەچ گەهۆنە ئەو خوێن هات بکە جوان دروست کراوە شوێنە بە حساب پاکخانە بەس نیشانەی خوێنی لە هەموو شوێنە یعنی هەموو شوێنێک پڕی خوێنە ئۆکێ دەرگایە بارە دەرگایە بڕۆین بێ دوگمێ بتوانین داگرین یەس اوكي مسرحەکەمان کردەوە تابوتە چی لێیە تابوتە چیە ئەو تابوتە چیە با بچین خوایە خوایە گیان الحەمدولله توانیمان جەوەکی دەرێ ببینم هەناسەکی ڕوژە
ستۆڕم ئاکار نامم بۆ بنێرێت لە مەسنجەری ئەوە هاتینەوە ژوورێ تقریبان وەکو توانم بڵێم گازەکە لە مێشکمان نما ئەستا شوێنەکە بە ئەوەی ڕاستەقینەی خۆی دەبینین شێوێ ڕاستەقینەی خۆی ها بزانە چەند گۆڕە خێو هابوو ئەویت کە بینیمان خەیاڵ بوو ئەس دەکەم زۆر بەشتەکان لەو گەمەی خەیاڵە بۆ هێو گازەیە وا تێدەکەم نازانم What is this? Nothing. هیچ شتێک لە پشتی من نییە من ترسێنم کامیری لە پێشمە خۆم دەبینمەوە باشە مام ترسێنم Why you are ئەمن دەترسێنن Why Nobody's gonna know Okay Why would they know Why نوێکوانە فەرقی هەیە مشتێک ئۆکەی فلاش باکێکمان هەیە مشایش فلاش باک کەش بکەین دایم ستەبینین مردنی یەکە چی بوو ئۆکەی پێ بچینەوە جام Okay, here's Meridia. أولادها أنا بتعمل أخواري broken wire okay حتى ئێستا بزانم هیچ کەسێک لە من دەستی من نەمردیە ئەنی ئەوەندێ من ئاگادارم بەڵام نازانم بڕیارەکانە بە دروستی دایان بە دروستی نەمدایە بەڵام تا ئێستا کەس نەمردیە تەنیا ئەوە نەبی لەگەر کوڕەکەی لەگە برادی کە پێم وایە ئەوانیش نەمردینە چونکە patrol vehicle US military پێی مەچینەیەکی پەترۆڵی ئەوە بنزینیە What is this? Department of War وزارتی Avoid storing chemical leaks بنیان دەقسێ مایت کە هەمووی تێکچوە چ بکەم درم تەقی چێ بچم چێ بچم هاوڕێیان I think هەر دەبی بێرە دابڕۆینەوە ئەم دوگمەی تاین داگرینەوە ناتوانین نه بگەڕێ بە دیار بارزانی بە خێربەی ئەمشا بخۆتکەی سۆرە ئەو پیاوەکە لە پیاوەکە لێ اوكي وقيشنو كنيك برادو بليز Brad. Hey, Brad. What are you... Hey, what's wrong?
بخۆرەوە ئەمنم فلیس What the fuck? ئەبزەم برادەمەی نەبینی ساعت 2:52 دقیقەی بیانی ئەو لە پشتمانە أليكس انت أليكس مرديم هو كشي جستا كمان أعطيك كشتي ثانية اوكي Alex يخرج what the hell Stop! Stop! Wow, stop. Come on! سيبوه What? You okay? You okay? Thanks. I could have drowned. We gotta get away. He's still around. That guy. Fuck! Robo. Chodź ja. Osłoń mnie. No. Alexa. Let's go! But you wanted to surprise me with the whole pirate adventure thing, and I gotta say it was a good idea. No, it was. I mean, it's funny. I think it's funny, but I think the guys you hired are taking it a little too far, maybe. And don't be cheap. I mean, you didn't feel like paying top dollar, and that's what you get. You get these guys that are not cream of the crop. They're taking it a little too far. You know, you get my drift? So if you want to feel free to pull the old plug, get rid of these guys. I'm with you. I mean, these guys are fucking crazy. They're chasing us around the ship. What the hell? Oh, هاتوا. شوف انا قاعد. Whoa. Alex! Juliet! I gotta find everybody. تبي همام دوزينا. Something is fucking with me. تخليك ويران لك. It's fucking with me, man. It's just fucking with me. It's it. I gotta find everybody.
whatever this is, it's fucking with me, okay? It's fucking with me. Come on. Пиздня, Daniel. What the hell? Люда кого? Not even one. Надо гармижня. Yeah, I should really take a look behind this door, shouldn't I? Should. But should I? Каза пштым набит I хо. should. Каза пштым наби. Каза пштым дакай набит. Please. Please, мам сцена. Well, all right. So how do I pry this son of a bitch open? Абдергая кукиноза. I gotta find something to pry the door open. اوكي دي بيش بدوز ندرجاك بكيناو. لو كاتي قرانا. هي اللي رانا. If anybody knew what the hell was going on in this place, it would have been the captain. No kapni kašteke. اشتغل هي اكيد. اوكي. Probably not much of a practice what you preach kind of guy. Whoa! 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 Ben de resztę tego rozwiązania, ale miał żurę, no. Kości żur kap na kaj. Okej, sen żur kap na kaj, da bile habi. من نامه چیه؟ من به نامه نیم من بجوری کپ نیم سیتو هر همان جوره ليرتها هي بيتي وجوي كابني بي جوي كابني اكيد او يختك ايوانا الدوكا دوكا في ميلان No way. There's no way. That's not possible. واو بارفين بو يسيني اوكي
جاچ خەریتەکەش بکەینەوە خەریتەکە شتێکەیە بۆ پاکردنەوەی ئاویە زۆ هاندبەرێک چێ بینەوە ئەو ڕێنزانە چێن دەرهەیە بچم ببینەوە زیاتر ناڕوە ئەو ژوورەمان کرد ئەومان کرد ئەوشمان کرد ئەو ژوور نییە ئەوهاش ناڕوە ئەوەی ئاردی دەوی نەزانم ببەم ئەوە It's got some heft at least. Enough for the door. ئەحمەد ڕێشم بڕی ئەوە بەتەنێ بەزم وای جوانشە هەلو هەلو We like those. Apışta. Tanzwana. غرض نكم. دارم بو ئەو شتە جوانە بۆ چ واو نەکەی هیچ شتێ نەدەستی اوكي لا غلطم كرت نو بي غلط سنابي دي اوكي بي اكس غلط ما تجي اوكي что писа هاتوا أنتم بتزواني دي هذا ناشي نعم زاز دقا ناقم ردين اشتيا ردين شو ردين يبي كمان عليه نو هاك من زي زخرة باو ريان داخل باش تاخد رد انا اخي وحشي كر الظلام داخل فازدة دنج عندي باشا دنج جماعتي تكايا هاد بخواي هاد هذا что писал No.
Jump or confront. Jump. نامي پازدم دەمرم ئەکیدم. چانە و پازمە داگەنە دەمردم هاوڕێیان. چەند لە مێژە فلیز بۆ گارەگارەی بەمە کرد. God damn, you scared the hell out of me. Wow, that was intense. That's one way to put it. You got a better way. ئێستا وەختی ماچی نییە. ماتیەم. ئەستا مردنیە بووی. ئۆکەی. کۆنژاتمان ڕزگار کرد بەڵام ئەو دووەمینە دۆخی بە ڕزگارکەی ناوڕێیان. بەدەستی وەی. ئەو لێرەیە. دیسکامتان خۆش ناوێ؟ ئێکس. ئەپی یاریەکە بەرەبەر خۆشتر دەبێت. What does this mean? Does this mean we're over? Jump, run. Jump. Shit. Y, B. Achievement mağlubiyyət. Keep going, fight back. بڕۆمیان شەڕێکە بکەم شەڕێکە دەکەم. باش ئالێکس کرد حیوانەت لویت ناکەی کەر زەلام. کۆنڕادە. Hey, sis, what's up? Out of the way! No. No. باشە کابرایەوە شکلی زۆر دەگۆڕدرێ. ئەنی وا نەبوو پێشتر شکلی. ئۆکێ هەموو بە سەلامەتی ڕزگارکردی هێشتا. باشە هەموو کۆ کردەوە کەسیان نەمردن. ئەبزانم زۆر بە جوانی گەمەکەمان کردی هاوڕێیان. زۆر بە جوانی گەمەکەم کردێتە ئێستا. ئەم هێشتێک کەس بمری. ئەز نازانم هێشتا مایە زۆری مایە یان بۆ شێوازەکەم کەمی ناگەم کەس بمری. غەڵەت نەکەم زۆر. پڕیاری باش بدایە. Good here? هەمان باشین لێرە؟ We're good, I think. پێم وایە هەمان باشین. ئەو گازدەوات لێ دەکات فکرت بەرەو مردنی بڕوا. کاک Things appear to have taken a turn towards the spiritual, wouldn't you say? فەرشتەکان وەکو دنیای ڕۆحی دەهاتی وایە؟ هاها گەمەکەم زۆر بە جوانی کردیە نەری گەمە نازانیم لەگەڵ کابرایەمە. Have you figured out what's going on? بەڵێ دەزانم چ ڕوودەدا. How to save the lives of your poor unfortunate stowaways? بەڵێ دەزانم چۆن ڕزگاریان کەم. You will, I hope. Although it seems the ship's previous occupants never managed to. Quite a lot of deaths that night. Let me help you out. Give you a little hint. باش تەکت پێ برێم. ئۆکەی پێم برێ بزانم چ هەیە. Well then, how can I put this? There may be forces at play here that are more scientific and even some that are more political, you know? Less supernatural. Perhaps you've started to realize something. وجی گازەکەیم بەسی گازەکەیم. And everyone
may not be quite what they appear to be. I hope that helps. اوكي دەری ئەو قشتانی کە دەیبینی Well, ئەوها aren't نییە you excited to find out what بەس your شکلی poor نەفەرەکان ها unfortunates دەگۆڕی are making of all this and how you might avoid any more unnecessary tragedy? Go on, back to it. Speak soon. دوتر قسەی دەکەینەوە اوكي عسی بەیانیە What هاوڕێن was wrong with you back there? Brad, you lost your کاتە shit. تێگەیشتین like, بە big time. فەرمی You almost دەزانین killed me. کە ئەو کەشتیە ئەو گازی تێدایە لێە come on, ئەوانە that's ridiculous. هلوسینیشن دەبن و بیر fuck دەکەنەوە is کەشتیان going on دیتە with بەڵام this شتیان ship? نیتە Because I gotta be honest, it feels like there's some like evil, like literal evil going on down there. Let's just stay calm and relatively sane about this, okay? The stuff I saw, it's like there were these old soldiers. They were bodies. They were dead, Ostane but then kabinim. they came alive and... That دەری هەموو زندی بوونەوە doesn't sound that crazy right about now. I saw something. This Old old lady. lady. I mean, she was batshit crazy and like dinosaur old. Not There's that lots that's of money bad, zor go but to she vote, just isn't it, like up Kaito? and vanished on me. Alex Aka wasn't the وزدرو. only Alex. What are you talking about? There were things walking around with his face on them. Alex's face. It was horrifying. دەمەش Julia. نەفەرەکەم دیت دومچای ئالەکس لەسەر بزۆتر Never سناگە hurt you. You know that, دەبزانم right? قەت ئەزت No, نادەم I know. It's just Let's Zanım. time out, okay? اوكي This place is too fucked up to just be fucked up. You know what I'm saying? I mean, like something is going on here. دەک لێ So ڕوو what do دەدا we know for sure that we can all agree on? Am I crazy or are we on a ghost ship? Like ghost ships are real and this is one and we're totally on it and oh, holy shit, we're so totally fucked? I was gonna say the same thing. probing where is the crew what happened on the ship تڕوو دیارە What سەر do you think کەشتێک actually happened to this place? No idea. نازانین باشە Did you زیارەکە see لە the چێ gold? Anything? Manchurian gold isn't actually gold. It's a fucking chemical and it's leaking all over cargo hold too. اوكي Yeah. درێ زیێر I'm نییە لە pretty جی sure this دەگەڕێنەوە isn't لە دوو exactly گازەی what our دەگەڕێن friendly fishermen are expecting either. This should go over well. What happened to everybody on this ship? دەرێت Where سڕوو did they دیارە all سەر go? ئەو I feel like we're on the real تاکمەکەتیان hotspots لێرە of the river Styx. So what's with the bodies? They come with the ship? They actually look like they've been scared to death. We know more than we did before. That's something at least. We're wasting time. Whatever we do, we have to do it now. Time to get off this ship. We're not going anywhere without the distributor cap. The Duke needs it to run. Hold on. This ship's gotta have a radio. If we can find it and use it, That's great, but do you think it still works? just need to find a way up there. ئیبراهیم محەممەد زۆر سپاس بۆ دۆنیشنەکەت زۆر سپاس ئۆکەی دەبی لێرە قوتارمان بی بەڵام شێوازی قوتاربوونمان چۆنە Damn ship. No shit. I think we're speaking clinically. دەبی ئەو فیل پۆمپە چییە ئەوەی مەچینەکەی ببینینەوە کە لە لای کاپنەکەیە کاپتنە لە لای کابراەکەی یۆکی لەسەر ئەو ماقتێز زۆر جوان هاوڕێن شۆتش پێ بکەم ئەو یاریەکەم بەدڵە تا ئێستا تقریبا بەرەبەری کۆتاییشن ساعتە گەمەمە بەڵام بەدڵمە هەموو ژەن جەرینەیە ئەو کەشتیە Find a way up? Sadly, no, but I'll keep my eyes open. مامە حەمەدیان زۆر بەخێر بێ بگورە تازە کۆمێنتەکەتم بێ زۆر زۆر بەخێر بێ
دەیوت نێرە بزانم. Hey, a little help over here. والله الروح دەتی مامە. I think this is our way up. ئۆکەی دەبی بێرە بەسەکەین. بەرزم کەنەوە. ئۆکەی کچە کۆچی بەرز دەکاتەوە. دوو کوڕیت کەشی لێ. I'll pull you up. دۆنیشنێکی دیکەمان لە بۆ هات کاکە ئیبراهیم محەممەد زۆر سپاس مەمنونین دووەم جارە دۆنیشن دەکا ئەوشە زۆر سپاس This is where I chased Conrad before. ئەوڕیان زۆر سپاسان دەکەم بۆ دۆنیشنەکانتان باز بۆ پشتگیریەکانتان Over here. Got a way through here. کاکە ئەیوب دەنووسیم ژیر وا بزانە فیلمێک هەیە بەڵێ فیلمێک هەیە لەسەر بابەتەی کارەبایەکە دیسان بڕا بۆ ئەوەی کۆنسڵەکەمان نەکوژێتەوە لەبێ کارەباییان کارەبای مشکلیە کارەبایەکە لێ دێنەوە دێمەوە هاوڕێیان نەڕۆن وا دێمەوە خەمتان نێ با کارەبایەکە بێتەوە خۆیان ئەوش کوردستان زۆر سپاس دۆنیشنێکی دیکەش هات ئەلەند کینگ زۆر سپاس بۆ دۆنیشنەکەت Okay, here we go. لێش ئەشتانە هەموو دەکوژێنمەوە لە بەرەوەی نامە UPS-ەکەم ئەشیاکان هەموو لێ بکوژێنتەوە لایڤەکەمان بێتەوە ڕوتەوە ئەڵێ لەو دەنگە بۆ ژیر دەنگە دەنگ هات ڕۆیشتی ئەگە دەنجی خۆمتان جێ دەبیتەوە تارمایەکەی من لە شوێنی من دەمینێتەوە کاتەکە دەڕۆم هاوڕێیان دووبارە زۆر سپاس بۆ دۆنیشنی هەر هەمووان Okay, here we go. Barbara. دەرگای نابتەوە دەرگای داخلەیە تەماشایەکی فلاش باکەشکە بکەین بەو نوع عەشرە فەرق لێرە دەمری کیدم ئەو فلاشانە هەر هەمووی داهاتووە بە شێوەیە لە شێوەکان
ئەلەن کینگ زۆر سپاس بۆ دۆنیشنێکی دیکە پاتری کۆنترۆلەکەشمان زۆر کەم بووە بەڵام پاتریمان پێچێشەمان نییە Find a radio yet? No, but there's gotta be a radio on this ship. There has to be. ئۆکێ بە دوای ڕادیۆیەکی دەگەڕێن لە ناو کەشتەکەی ئەو چییە؟ Something's wrong here. If you were headed to San Francisco, you'd be crazy to take this route. It's almost like they didn't want anyone to know they were coming. Like hide and seek out in the ocean? دەرێ نەدەبێ بەو ڕێگەیایدا بەهات بەو کەشتێکە پێی داهاتێ پێی سەیرە لەوێرە داهاتێ Ship was blown off course, cloud cover was bad. They couldn't establish a position. ئەوە ڕیپۆرتی ئۆکێە ساعتەکان دانرا شتەکان ساڵەوە هەلاتێ با بۆ دەرگەی دابڕێم زانین لێرە چ هەیە ئەو تێ ڕادیۆکەمان دۆزیەوە Take a look. دەبیش بکەم No freaking way. This thing actually still works? هەشتا ڕادیۆکەیش دەکە لە پاش هەموو ساڵێ Changed much in 70 years, as long as there's power. I'll give it a whirl. هەموو مازن زۆر سپاس هەموو مازن لە بۆ دۆنیشنەکەت زۆر سپاس It's a number station. Military bandit. Let's ask them for help. Hey, is anyone out there hearing this? Hello? Holy shit, we got him. Our coordinates estimate. Okay, بازیەکەمان پێ برێنجارێ. If you can hear us, we're on a ship, an old freighter. Our coordinates are approximately 12 degrees 30 minutes south, 151 degrees 20 minutes west. Please get here now. We need help. Please repeat. Please repeat. Over. دووبارێکەوە. This is emergency, anxious, panicked. Okay, no. We're on a freighter, abandoned, huge بەری بە هێمنی and قسەکەم old. بکەین. Hello? Is anyone out there? Please, come in. سەکەمان کرد لەوانە گیان لێبوو ببی. Yo, guys, check it out. دوورکەوە لەو گازەی. This has got to lead somewhere. Maybe we can find a way to get the power back. We need to get that radio working. I think someone should wait here in case a message comes through. I gotta be honest. I don't think I'm gonna make it down there in my shape. I'll go, obviously. I can do this. I should be the one to go. ئەمە دەرێن ئەمە دەچین. Hey, if you're sure you're up for it, I believe you got it, bro. I'm coming too. Hey, what? Julia, no. You're not my bodyguard. I can take care of myself. I'm still the captain of something, and the captain's telling you that I'm going too. All right, Fliss. Ready? باز نامرێن. Are you still alive? Everyone okay? ئەم باشن. We're okay. We're okay. ئەمە باشین. What are we gonna do? I don't know where the hell we are. We'll wait here by the radio.
Hey. This way. Alright, Dabrin. Come on. Guessing these are the lower levels of the ship. So, how's school going? Good. Why are you asking me about school? I don't know. I didn't really go to school, so... You seem pretty sharp to me. Thanks. لە دوو پاوەری دەگەڕین شوێنە بتوانین پاوەری Okay, I don't like this. Here, come check this out. Look, down there. Okay, شوێنی مەچینەکەیە. Looks like the engine room. That's gotta be where the generator is. You're right. Let's go down there. The ladder's broken off here. I think I can just... Hey! Are you okay? Yeah. ئەم پێخواسیشن. All good. Just come down. ڕوت و قوتەرە وەڵڵا. Oh my God! What? That it was. Wait, didn't you see it? See what? Okay, so I'm seeing things, but you're not. Okay, so follow my thinking here. We know this ship was carrying Manchurian gold, which was actually some kind of dangerous chemical, right? And there's this like weird fog everywhere. Maybe that's the Manchurian gold. And maybe it's fucking us all up, like in the head, you know? This is kind of making sense. None of it happened. Okay, استاكر عقلي هي براد براسي عقل ضلي او غازا يعني او شوينه وما لي داك وشتانا ببين نقرنا رجعنا راسي وشتانا نيه. Could this have anything to do with the wrecked plane from the dive? I mean, maybe there was a connection. Maybe they made contact. It's a theory, I guess. Wow. سكتوا براد زيرك انسان زيرك خوش من ده. تاو بعينك وش خو. كيف مبد كاك براد. عقليته اوش تاني كارو ده هيس راستينيا تانيا لو مش كمارو ده. Okay. So Van Linda Engine Works Rotterdam, Netherlands. Okay. هولندية وماشينية. طالي زانو صوتو بيز دروس كريا. Okay. ده بيليرة بيكين. ده لو شيء بيدا كريا. I think later, yeah. Engine room, telegraph lock. Chief Engineer intended engine room for emergency inspection. معلومات زۆری باشتری دانەبوو. دەبی پێکەینەوە. What do you think these guys are all about? ئەوتێک گازەکە دیسان هاتەوە. Money? I feel like they're just in over their heads or something. I think they no. What? Sinini. اوكي نزيق بني لا ماشينه كي معقول لي ماشينه اشتا بيها قارهم الصالي. Look at this. The rebreather. مستقليرة. The fisherman must have brought it over from the Duke of Milan. You think it still works? Looks like it's got a little juice left. Maybe a couple of minutes. Should we bring it with us? I mean, it's heavy. No, forget it. It's too heavy to drag along with us.
You crazy? Half the ship is submerged. Could be a lifesaver. کوی بەزی دێرم کەس وەخت سینی بەزی هێشتێ لە ناو کەشتێکی کە خەریکە نوقم دەوی Mais c'est moi qui va te tuer. Dis-moi seulement où est ce putain d'or. T'as perdu la tête, toi. Non. Je t'en prie. Non. Je t'ai dit de la fermer, sale menteur. Ferme ta gueule de merde. Tu dis n'importe quoi. Tout ce que tu racontes. Merci les deux d'aller les gaz, ok. Alors, ferme ta sale gueule de merde. Écoute. Écoute-moi. Non. Fais pas ça. Oh shit, Je t'avais dit de fermer ta gueule. فرنسا قصي دەکەم لۆ دەیبەی مادەم کوشتت ئەو تەیە ئەومان دەوێ هاوڕێنەمە ئیشمان بەوەیە ئەوسەر قەپاغیان ئازە بە خۆلێتەوە یەکە چ خۆی کوشت وصلت عملي دستي مشكلة Maintenant c'est moi qui viens me chercher. Les esprits des morts viennent me chercher. Je vous attends, bande d'enculés. اختار بوين ما Why would he do this? We have to be very careful. اوكي كان فلكس اوكي run inspect inspect كاسر يوكيان نبر كان بدي النظام مالك نخويتي اوصك بابا دزاني 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 يا بيبي شامبين What's the problem with sharing all that gold, eh? There must be plenty of that to go around, more than enough. And we're all in this together, right? Trying to cut me out of the deal? اوكي ببيدا نجيب منينو او سريعة زور سريعة هاوريان Then I'm to be left here to die. But I am the captain. God damn it! That's the picker. Hey! I'm just the pinner, guys. That's gonna hold, right? Definitely, probably, sure. I don't know. Yeah. Okay. Junior hat. None of you move. None of you go all changing on me now. Turn around. Slow. بده بصورين باشكلتان بين منوغ لبرسان بقوردرين اش زبي اخرنا وانا هم بيكو زت شو مشكله بينا خيار ما كيف جدا اميان None of that. Raise your hands up. Slow. No, not like that. I said no changing. باشكلتان نغورن Put the gun down. No one has to get hurt. You think I wanted to hurt anybody? ريبيت ويا من حظك ام Choice in يارم this, did I? خلشي زيد It's in you too, isn't it? Isn't it now?
It's all gone changing on me. دەبێ هەموو شتێک دەگۆڕێ ئێستا لە پێش چاوم. چ دەگۆڕێ؟ What's changing? Stay away. Stay back from the mist. Dude, what mist? Don't breathe it. Don't breathe the mist. دەرێ هەڵمەکەی هەڵنەمژن. We can what missed? Why we can't? Okay. Why can't we breathe the mist? What does it do? گازەکەی هەڵنەمژین. It's life. Bringing things to life that shouldn't be alive. دەرێ وا دەکە هەند شتەکان زیندی ببنەوە کە نابی زیندی بن. دەرێ ئێستا لە ناوینی. Inside with us now. لە You ناومانە. need to slow down. Stop! Stop! It's in one of us, isn't it? Put the gun down now. Why would you say that? Why are you telling me what to do? دەرێ لۆ چ پێم دەرێت Yeah, چ you بکەم؟ breathed in the mist. It's happening. ڕوودەداوە. It's happening, my friend. It's happening. هەڵنەکەی. Alright, there's something back there. There's no myth. Okay. Okay, all لك right. قصي look, ويدورهم، هذا there ناكل. was, something back there. Maybe a mist or fog, maybe? I knew it. I told you. Did you breathe it in? Sure. Okay, عندك مش عندك Well, ما yeah, I هالمجي. mean, sure, we all breathed in a little of it, but... No! Why? No, no! Shit, والله لا بندست مجد. من نازم توزانم او دك ببري. God damn it, حسنا لك اللي استم بمري. لميس هميان بزنديتي بالماء. اوكي فليز مرت. ابزانم ليه اللي بندستمر لبريوي زور بجي كوراكام كرت ابي زور دجيبو. I'm gonna go check the next level and see if we can find any more gear. Alex, please don't leave. I'm not gonna be long, just wait by the radio. I'm gonna hang back here as well. عليك بعقل. هودتي. نظام ختايم بو بلام. God damn. بس لازم غلطة كاملة تسبو يعني تسم كرت تسم كامل ديالوجهم. اوكي. Julia, come here. Just stay by the radio. Someone needs to keep listening. Got it. Băi, am lăbdă să ne prin asta. I saw the big guy. He had the distributor cam. We gotta go after him. Gabriel, că le rasta, بزاي. Să بكلاوا كراوستا ولا دورة. نعمل لبدة استمبرنت كام. This must have been what we just heard. Whoa. What was that? Doesn't matter. We need that distributor cap. Here! He had to have come this way. Holy crap. Look at that shit. There he is. أوصل قفا غمدي بابرون كيا. Think we can get across? أو استأكيد ما وشي وحش اشتغل بيني لويا وهالشيت بوا. ذكرونا ما. Why? Hey. Oh, boy. There's something here. والله olsun بتزارش مش لزده اوكي سلاش عمرك بتزيهشت اوشر باشا لبوما
بۆ سڵێ چامەرەی بتوانین بیکوژین. شمان بەوەی دەبی. مرد. اوكي باشا واش مالك كوربو؟ I can't make the jump, Alex. I'll find a way around. ليك دابرا نودوا ليه وجداني. اوكي زاري بقى هبرنا بسين كابريا كمرت سو چه كمان آسان بوستا تواني سلة چامركش بين تواني كابكش بين ترقى باخكا هبرين كمان أليكس بروشوري إيد مهارويا what the hell تو شكلي قريب زين برادي بو what is this نعم أنا بزن درگاه چی ده هیا yes Fuck! Yeah, god damn. اوتي كابكا ايش ما بوي اما كمان بيبا جرد زندق خود سنيد شقة شلي ذا طار. Sometimes you just get lucky. لاكو لا قرأت مكرت نو اوه شيت هشكا معقولني انا صغرت يك دقمه وكهبش الشيء بس لا انا شهر شكابه بس نوعية شكانه كيدا فورا كيدا I think you're smart. Get away from me. Who are you? What? Who are you? خذ مشكل ولا وصل قدي او نفر الراستينيا اكيد ما وقتك نو غرتم كيرت اوش من ازمت اوشكا طبعا ليوم دابا زاني بس اخر رسم ليوم دابا اوش كتكم دا كشت او كاتي ويانا يعني So طبعا كتكم كشتو اكيد ما اكتبو او دو وحشة دو متساوكات سو براسي وحشة تدانية او استلواني بين زمان رزقار ما كان. Let me see. Duke of Milan? No engine. Guess that's pretty much the end of it. Looks like it. You know, I was hoping to die with a little more
style. پێم حەزم دەکرد بە جوانتر بمرم نەک بەو شێوازە لەسەر کەشتێکی بمرم کە ئۆکەی هاتن تاوە ڕزگارمان بوو دوو کەسم لەدەست مرد ئالێکسمان لەدەست مرد لەگەر ئالێکس و ئەو قسەکەیت کەش کات نەکات I can confirm that the target is a converted military cruiser as described. Jesus, it's just a bunch of kids. نەنیشیەوە نەنیشیەوە ما انتقل موقع يعني تسوي خلاص What? How? My brother. براكم مرت. My big brother is dead. براكم مرت. Fucking dead. أو مرت. Oh God, Alex. I'm so sorry. تعالي بردك مالك. I'm so sorry, Alex. We've been going out for a few months. أمانجي كدور It got كتير. pretty serious, you know, pretty quickly. It got really serious. فكان زود زديبون. I guess you could say I lived my greatest nightmare. تاني I بلي. was relentlessly stalked by a beautiful woman, and all I wanted to do was run the hell away. بالعافية تجرب زمان بدون كذب وده يزبون كوجي. He was my big brother. He was everything I ever wanted to be, you know. براكم هم مشتكين بو. Such a dick to him. زو خراب بملقلي. I just wanted to be able to tell him I'm sorry. تاني هذا ميس بيبلم كداوي اللي بردني لكم. And now I'll أكثر never عليك get that براج. chance. والله مستا ناتوانم. أجيزوي بيبلم. We had our good times and bad times, you know. كاتي باش خراب مان هبو. It was mostly good times. زور بيك كات خوش بو. It was mostly good times. زور بيك كات خوش بو. I mean, hey, I'm no prude. The lady's down, then who might have be picky? But this one, up close, she was لو عفرت النزيكا she's not exactly getting the motor running. You know what I mean? Nah, You she might didn't even bizarre. say she could melt the rubber off your tires, and not in a good way. وقت ما ندز مرت. بس باش تاني ما سيك سرزقاك كين هربوا من مردن. عندك مردن. أرباش بو. اوكي اورين ياري كمان تاوكل اساس باندق قسيبكين بدل تامبو بيك لايفي هم ياري كمان كرت 3 ساعات و 37 دقيقة او تسيروكش ما وكوت اينا That's it. Game over. You're done. For now, at least. لو جيم اوفر Could always try again, see if you can't do better next time around. Not a bad effort. Some lived, some died. عندك جمانة وعندك مردن All your fault. عمي خطايا منيشة And the distributor cap? Boom. Unfortunate. اري والله سر ماشينا كمان لزدة It's all about decisions, I mean, that's a isn't it? barriera. Decisions made in a hurry, in a panic, made with the heart instead of the head, or vice versa. والله خطاياك زين تسوا ورين Sometimes لوس those decisions او لاعبان take a لما دستي من long مردن هو كاركات سبو كاركات دسك كو براستي بدستي بلاي ستيشن يقوم كربا Always repercussions.
ئەگە بەدەستی پلیستیشنی گەوم کرد بە دوگمەکان شارەزاترم بەڵام ئەو یاریەم لەسەر گەیم پاسی هەیە لەسەر Xbox سیریەسی بەوەی گەمەی دەکەم داوا لێ برن دەکەم زۆربەی دوگمەکانشتە شارەزا نەبیمە XY و BUەکە دەستەکە زۆر خۆشە ئەو قسەی کە دەیکە معنای ئەوەی نییە بڵێن دەستکە خراپە یان دەستکەچی ناخۆشە دەستکە زۆر خۆشە بەڵام تۆزە کاتی دیکەم پێویستە بەڕاستی چکۆ دووەم یاری تاوا دەکەم سیریەسی تاوکوێستە جاری یەکەم لەسەر پلیستیشنی بوو جاری دووەمیش لەسەر جاری یەکەم ئۆکەی ئێستا با هەندە قسەی بکەین لەسەر ئەوەی یاریەکە بەگشتی بەدڵمان بوو بەدڵمان نەبوو ئۆکەی هاوڕێیان سەرەتا دەمێ پێتان بڵێم زۆر سپاسی یەکە بە یەکەتان دەکەم بۆ بەشداریکردنتان لایڤ ستریمەکەمە ڤیددیوەکە دەمینێتەوە لە ناو چەناڵی ژیری بێگومان 100 ڤیددیوەکە دەمینێتەوە زۆر سپاسان دەکەم بۆ کەسانی کە سەیریان کرد بۆ کەسانی کە لایکی ڤیددیویان کردی و کەسانی کە نەشیان کردیت کە دەکەم لایکی ڤیددیو لە بیر نەکەن ئەوە چێگەوان هێشتا مایە ورو جیرای نامە وای ئەمە جیرایە ئۆکەی سەتەوە ئەوە لەتڵ هۆپە ئەستان لێ لەتڵ هۆپیش بکەین هەفتەشکە بکەین کووە ئەنجامی دێن لە دڵ هۆپی هەفتەشکە لەتڵ هۆپ ئەگەر حەستان لێیە دیکەین هەفتەشکەویش عینێک بەڵە یەک بەیەک لایفی خلاصی دەکەن ئۆکەی تاوامان کرد ئۆکەی بەگشتی پێتان بڵێن بزەبت بۆ چوونم چێرە یاریەکەی تاواپێستا ئۆکەی یاریەکە بە بڕای من گرافیکی زۆر باش بوو بەڵام ئەنیمەیشنی زۆر باش نەبوو ئەنیمەیشنی دوومچا و شتیان زۆر بەدڵم نەبوو تۆزێک ئەندێک شتیان تۆزێک ناشیرم بوو بەڵام بەگشتی یاریەکە گرافیکیم بەدڵ بوو وەکو ستۆریەکەی خۆشە بەڵام ستۆریەکە زۆر دووبارەیە و نوع ئەستۆریانە پێیان دەوترێت گۆست شیپ ئەو زۆرە کەشتیە تارماییانە کەشتی تارمایی زۆر ستۆریانە هەیە بەڵام جیرانەوەکەین بەدڵ بوو ئەوەشم بەدڵە کە کابراایەکەی ڕاستە خۆ قسەت لەگەڵ دەکەوتی و پیاوەی یەکسە پێت دەڵێ کاکە ئەو شتە بەو شێوازەیە ئەوە چیرۆکە توێناو چیرۆکەی بڕیارەکان کە دەیری ئەوەشم بەدڵە یاریەکە خۆشی پێت دەڵێ تقریبان سەرەتاوە پێت دڵێ ئەنەکە سەرتاوە ناوڕاستی یاریەکەەوە دەمازانی کە گازەکە بەرپرسە لەوەی کەوا ئەو شتانە بۆ شێوازە ڕوودەدا نیشتەکان سوپەر ناتشرال نییە شتی خەیاڵی نییە بەڵکو شتێکی زانستیە وا دەکا شتی ترسناک ببینی کەسی ترسناک نییە چۆیسەکانم بەدڵ بوو ئەو هەڵبژارنانی بەمنی دەدا بەڵام ڕقم زۆر لەوەی بۆ کات درێبەستری ئەوی دەگرۆسری ئەوی دەگرم لەوانێکە بەدەستی پلیستیشنی گەوم کرد بە باشتر بەم لە کەسم چکە بەڕاستی حەزم دەکرد کەس دەدەستم نەمری بەڵام بەداخەوەندە کەس دەدەستم مرد بەگشتی بەدڵم بوو ئێستاش بە دەمەوێت سوپاسی کاکە هەموو مازن بکەم لە بۆ دۆنیشنەکانی هەموو مازن دووبارە دۆنیشنشکی نارتەوە ئەلەن کینگ دۆنیشن ئەلەن کینگ دۆنیشنە چی دیکە زۆر سپاسیان دەکەم ئیبراهیم محەممەد دۆنیشنی نردیە ئیبراهیم محەممەد دۆنیشتنیش کەشی نردیە گۆڤار یوسف حەسەن دۆنیشنی نردیە زۆر سپاس کاکە ئانە سۆران دۆنیشنی نردیە زۆر سپاس نەشوان جەمال عەبدوڵڵا دۆنیشتنی نردیە ئەمیر مۆسا ڕێوین دەربەندی ئەلەن کینگ دووبارە زۆر سپاسان دەکەم و باوەڕ سوورداش کەریم لەگەڵ ئەحمد کاوە خورشید زۆر سپاس یەکە بە یەکەتان دەکەم بۆ نردنی دۆنیشنەکانتان زۆر خۆم بەخۆشحاڵ دەزانم ئەو شەو لە لایڤ ستریمێکی لەو شێوازە لەگەڵتان بوو هاوڕێیانی خۆشەویستم هیوادارم لایڤەکەتان بەدڵ بووبی ڕێز و خۆشەویستیم قبول بکەن ئینشاءالله بۆ هەفتەی داهاتوو یاریشی دیکە تاقی دەکەینەوە ئەو لە تاوەکوی ئێستا ئەو سیاریم کردی لەسەر Xbox سیریەسی ستاوەر جەدای فالن ئۆردەر تەواوم کرد بەڵام ڤیدیۆشت مەسە نەکرێت تاوەگەستە فۆرزا خەریکم و مانۆف مەدانمان بەیەک لایڤ ستریم تەواو کرد کە خۆشە یاریەک بۆ شێوازە تاقی دەکەینەوە دۆنیشنێکی دیکەشمان لە بۆ هات ئەو جارە چییە ئەلەن کینگ دووبارە زۆر سپاس لە بۆ نردنی دۆنیشنەکە خۆشەویستانم ڕێز و خۆشەویستیم قبول بکەن چاوتان ماز دەکەم تا لایڤ ستریمێکی دیکە ئینشاءالله
هەفتانە ئینشاڵڵ لایڤ ستریم دەکەینەوە جارە بەردەوام دەبم وازی ناینم ڕێز و خۆشەویستیم قوڵکەن خواتان لەگەڵ